ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئێوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵعەلی. ئەمڕۆ دووبارە بە ئێوەی ئازیز و هاوڕێ ئاسۆکەمال لەگەینەوە بۆ پێشکەشکردنی بەشی دووەم و کۆتایی دیالۆگێک سەبارەت بە کتێبی کۆمونیزمی نوێ. ئەم بەرنامەیە لە درێژەی ئەو باسانە دەدێت کە ئێمە سەبارەت بە پرسی ڕێکخراوبوون و بە تایبەت ڕێکخراوبوونی کارگەری و سۆشیالیستی دەیکەین. مەبەستیش لێی برەودانە بە دیالۆگ و لێکتێگەیشتن و وردبوونەوە لەسەر ئەم پرسە گرنگ و بناغەیە کە وەڵامدانەوەی دروست پێی گەلێک گرێکوێرەی خەباتی جەماوەری کارگەر و چەوساوی سەردەمی ئێمە و بە تایبەتی لە کوردستان دەکاتەوە. لە ژیانی سیاسی کۆمەڵگەی ئێمەدا حیزب و حیزبیەت پانتاییەکی گەورەی بیرکردنەوە و جوم و جۆڵی سیاسی داگیر کردووە. هیچ لێکدانەوەیکی ئەرێنی یا نەرێنیمان بۆ حیزب و حیزبیەت هەبێت ناتوانین خۆمان لەو ڕاستیە بدزینەوە کە ئەم چەمکە و ئەم وشەیە ناونیشانە بۆ فاکتەرێکی کاریگەر لە ژیانی کۆمەڵایەتی ئێمەدا. ئاسۆکەمال لەم کتێبەدا لە ڕوانگەی خۆیەوە هەوڵی دیتنەوەی کێشەی حیزبی یا حیزبیەتی چینی کارگەر دەدات و لە کتێبێکی چەند سەد لاپەڕەییدا کە ساڵی ڕابردوو بڵاو بۆتەوە لە زۆربەی کتێبخانەکانی کوردستان چنگ دەکەوێت وێ ڕای بەسەرکردنەوەی مێژووی ئەم دیاردەیە تێدەکۆشێت پێی بەو خاڵە لاوازانەی جوڵانەوەی کارگەری و کۆمونیستی لەم بوارەدا بێت. ڕێگا چارەشی بۆ بدۆزێتەوە بەدەر لەوەی هاوڕاین لەگەڵی یاننا، بەدەر لەوەی خۆم هاوڕام لەگەڵی یاننا، کارەکەی شایانی ستایش دەزانم و کتێبەکەی بە شایانی خوێندنەوە و هەڵسەنگانی ڕەخنە گرانە دەبینم. لەم بەشەی بەرنامەکەدا کە وەک ئاماژەم پێکرد دوابەشە سەبارەت بەم کتێبە سەبارەت بەم باسانەوە بەم خاڵانەی خوارەوە گفتوگۆکەی. حیزبی کارگەری لە قۆناغی پاش مانیفێست تا کۆمەڵی ئەنتەرناسیۆنالی کارگەران و کۆمۆنا، سۆشیال دیموکراسی چۆن بنەماکانی ئەنتەرناسیۆنالیزمی کارگەری گۆڕی، بەلشەفیزم و تێڕوانینی بەلشەفیزم بۆ تەحەزوب، ئەزمموی شۆڕشی ڕووسیا چی بوو وە چ کاریگەریەکی لەم بوارەیە هەبوو، حیزبی کارگەری لە دوای سۆڤێت و سەبارەت بە کۆمونیزمی کارگەریش قساکەی و دواخاڵ و دواتەوەرە ئەنجامگیریەکان سەبارەت بە کۆمونیزمی نوێ. کۆمونیزمی نوێ چیە، لە چیان نوێیە و دەبێ ئەمڕۆ چی بکرێت، وەک چۆن وەڵام بە کێشەی ڕێکخراوبوونی کارگەران لە کوردستاندا بدرێتەوە. دیارە مشتومڕی تەسەل لەسەر ئەم تەوەرانە پێویستی بە کاتێکی زۆر درێژتر لە بواری بەرنامەکانی ئێمە هەیە لەم کەناڵەیە. هەر بۆیە ناچار دەبێ سەبارەت بە گرنگترین خاڵەکان قسە بکەیت. ئاسۆ دووبارە بەخێر هاتیت، خۆشحاڵین کەلەگەڵمان. ئازیزان، بەر لەوەی بچینە ناو باسەکانەوە سەرشتان بۆ ڕاکێشم کە بواری بەشداری ئێوەی ئازیز لە ڕێگای کۆمنتەوە فراهەمە. کۆمنتەکانتان لە ستۆدیۆ لەلایەن من و هاوڕێ ئاسۆوە بینرێت. بەپێی بواری بەرنامەکەمان هەوڵەدەین وەڵام بە هەموو کۆمنتەکان و پرسیارەکانی ئێوەی ئازیز دێنەوە و هەر لە ئێستاشەوە داوا لە هاوڕێ ئاسۆوە کە مەگەر فرسەت نەبوو نەمانتوانی وەڵام بە هەموو کۆمنتەکان بدەینەوە، داوای لێکەم کە لە ڕێگای تێکستەوە لەسەر فەیسبوک و لەسەر یوتیوب وەڵامی ئەو پرسیارانە یاخود ئەو کۆمنتانە بداتەوە کە ئاراستی ئەو کراوم لە لای خۆشمەوە دیارە بەڵێنی وادەم هەر کۆمنتێک ئاراستەی من یاخود کەناڵەکەمان کرابێ خۆشحاڵیەوە وەڵامی پێدەمەوە. دیارە بیریشم ناچێت وەک هەمیشە داواتان لێ بکەم کە ئەگەر بۆتانە گونجێت لە ڕێگای یوتیوبەوە بینەری کەناڵەکەمان بن، کاناڵەکەمان ئیشتراک بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن و ئەمە توانێت کۆمەکێکی گەورەی ئێوە بێت لەم سەرەتایی کەناڵەکەمانە بۆ ئەوی برێوی پێ بدەین و بۆ فراوانی بکەینەوە و کاریگەرتریکەین. ئاسۆ پێشەکەشەکە زۆری برد ببوورە، من بە پرسیارێک دەست پێ بکەم سەبارەت بە حیزبیەتی کارگەری و کۆمونیستی بەر لە دەرکەوتنی بەلشەفیزم. پێم خۆش سەبارەت بەوە بۆمان بدوێیت
حیزبی کارگەری لە قۆناغی پاش مانیفێست تا کۆمەڵی ئینتەرناسیۆنالی کارگەران و کۆمۆنە چۆن دەرکەوت و چه ئاڵوگۆڕێکی بەسەرا هات و سۆشیال دیموکراسی کە لە دوای کۆمۆنە دەرکەوت چۆن بنەماکانی ئینتەرناسیۆنالیزمی کارگەری گۆڕی. زۆر سپاس. حتمما وەکو لە جاری پێشوشا باسمان کرد ئەم باسی ئێمە سەبارەت بە مێژوو و واقعیەتەکانی ئێستای مەسەلەی حیزبی کرێکاران، حیزبی چینی کرێکار گرنگیەکی هەیە بۆ ئێمە لە ناسینی مێژووی ئەم چینە. هەر چۆن بۆ نمونە تۆ ئەگەر سیرکەی بتەوێت بزانی کە مێژووی ئۆرگانیزمە زیندوەکانی تری وەکو ئینسان، حیوانەکان ئەوانە چییە، ئەبێ بڕۆی لە مێژووی گەشەکردنەکەی بکۆڵیتەوە، لە ئەو ئاڵوگۆڕانە کە بەسەر ئەم ئۆرگانیزما هاتووە بکۆڵیتەوە. بۆ کۆمەلگاش هەروایە ئێمە وەکو چینێک کە زیاتر لە 200 ساڵە تەمەنمانە لە نیزامی سەرمایەداریە وەکو چینی کرێکار، بۆ ئەوەی کە بزانین ئەو وەسایلانەی کە بەکارمان هێناوە بۆ گۆڕینی ئەم نیزامە چییە، بزانین ئەو ئۆرگانیزمانەی کە ئەم چینە بەکاری هێناوە بۆ گۆڕینی کۆمەلگا وەکو بەشێک لە چالاکیەکانی خۆی لەناو ئەم سیستمە، پێویستە ئێمە بڕۆین ئەم مێژووە سیرکەین و مێژووی گەشەکردنی ئەم چینە سیرکەین، ئەو گرێگۆڵانە بدۆزینەوە کە لە ئەنجامی کاری ئەم چینە بۆ گۆڕینی ئەم کۆمەلگایە ڕوبەڕووی بۆتەوە. یەکێ لە وەسایلانەی کە ئەم ویستێتی ئەم کۆمەلگای پێبگۆڕە حیزبە. بۆیە هەر لە سەرەتاوە کاتێک کە وەکو چینێک ڕوبەڕووی سیستمی سەرمایەداریە بێتەوە، وەکو چینێک کە کراوە بە کۆیلەی کاری کرێگرتە و لەژێر دەستی ڕەحمی سەرمایە و کەڵەکەی سەرمایە ژیانی چێتە پێشەوە، مقاومە لە لای دروستە بێت لەبەرەوەی کە هەرچی کەڵەکەی سەرمایە زیاتر بێت و هەرچی دەسەڵاتی سەرمایە زیات بێ و هەرچەند زیاتر بەرهەم بێنێ، ئەم لەژێر فشارێکی زیاتر ئابێ بۆ بەرهەمهێنان، بۆ سەعاتی کارکردن، بۆ هەموو ئەم شتانە. و ئەمە وەکو چینێک ڕوبەڕوویەوە کە پێویستەکان مقاومەت کە، یعنی ئەم کارەی کە دەستی یاوەتێ دروستکردنی ڕێکخراو بە معنای کۆکردنەوەی ئەم هێزەیە بۆ گۆڕینی ئەم وەزعەتەی خۆی. لە سەرەتاوە طبعاً ئەمە لە شکلی گروپە بچووکەکانە دروستە بوو، هەر چۆن ئەبینین لە دەورەی لە سەدەی 19 لە ناوەڕاستی سەدەی 19 بە تایبەت کە ئەمانە ئەچێتە ئاستی لە کاتێکا شۆڕش دیموکراتیەکان لە ئەوروپایە لە دژی پاشایەتی و لە دژی دەسەڵاتی ڕەها و لە جیوانە وجودیە بێ بۆژوازی بەشداری تیاکە، کرێکارانی وەکو چینێک کە لەوێ دروست بوون بەشداری تیاکەن. لەم شۆڕشانە کرێکاران هەستەکەن کە پێویستیان بەوەیە کە هەرچی زیاتر لە ئاستی گروپی تاک و تەرا و لێرە و لەوێ بڕۆنە پێشەوە، بۆی پێویستیان بە وەکو چینێک خۆیان ڕێخن، چونکە لە ئەنجامی شۆڕشەکانە بۆیان دەرەکەوێت کە ئەگەر وەکو چینە سربەخۆنە بن ڕێکخراویان نەبێت ناتوانن هیچ دەستکەوتێکیان بێ بن بە لەشکری ڕەشی بۆژوازی و وەزی ئەوان لە شوێنی خۆیمێنێ. بۆیە سەرەتاکانی دروستبوونی ڕێکخراوی کۆمۆنیستی، ڕێکخراوی ئەنارکیستی، ڕێکخراوی سندیکالیستی، سندیکاکان دروستە بێت و یەکێک لەو ڕێکخراوانەی کە ئەوێت هەموو ئەم هێزانە کۆبکاتەوە بیکابەیەک ئەنتەرناسیۆنالە کە پێشتر حتمما لە بازیە شوێنە حیزبی کۆمۆنیست هەبووە کە مانیفێستی بۆ نووسراوە، گروپی جۆراوجۆری تر هەبووە، بەڵام لە ساڵەکانی 1964 لەو کاتانەوە ئەم ئەنتەرناسیۆنالە هەستەکا کە پێویستە ئەم شۆڕشە سەراسەریانەی چینی کرێکار کە لە ئەوروپا گوزەرێ ئەبێت چینی کرێکار ئامادە بێ بووی. یەکێک لەو ئامادەیانی کە بتوانێت بیکە مەسەلەی ڕێکخراوبوونێتی، بۆیە لە ئەنتەرناسیۆنالی یەکەمە بنەماکانی ئەم ڕێکخراوبوونە دامەزرێ. کەواتە کاتێک کە باز لە ڕێکخراوبوون یان باسی لە حیزبەکەین، سەرەتا باز لە دروستکردنی ڕێکخراوێک بۆ کە هەموو ئەم چینە بگرێتە خۆی، بریتی نییە بۆ لە گروپێکی کە بیرروباوەڕێکی جیاوازیان هەبێ یان بۆ نمونە بەرنامەیەکیان نووسی بێ شتێکیان نووسی بێت تەنها ئەم گروپە بێن حیزبێک بۆ خۆیان دروستکەن وەکو لە دواترا باسیەکەین ئەو ئاڵگۆڕانە چی بوو بەسەراهات. بۆ ئەگەر سەیری ئەو چوارخاڵەی ئەنتەرناسیۆنالکەین کە دایناوە بۆی کە ئەم ڕێکخراوە ئەم حیزبە ئەبێت چی بێ، باز لەوا کاکە چینی کرێکار بە دەستی خۆی ڕزگاریە بێ.
لەواکە کە کرێکاران هیچ کۆمەلگایەک دروست ناکەن کە ئیمتیازاتی چینایەتی جارێکتر دروست کاتەوە چینەکان دروست کاتەوە بەڵکو ئەوانیانەیە کۆمەلگای چینایەتی کۆتایی پێبێنن. خاڵێکی تری لەسەرەوەیە کە هەموو وەسیلەکانی سیاسی کە بەدەستی چینی کرێکارەوە لەوەش ئەم حیزبە ئەم ڕێکخراوبوونە هەمووی ئامرازن بۆ ڕزگاری ئابووری بۆی ئەم چینە لە دەست سیستمی سەرمایه‌داری نەجاتی بێ و دواتریش باز لەواکە کابێ پەرشوبڵاوی نەهێڵدرێ لە ڕیزەکانیان بزوتنەوە و هەمووی بکرێ بە یەک حیزبی سەراسەری و یەک ڕێکخراوی سەراسەری ئینتەرناسیۆنالی. حتمما ئەم فکرەیە لە دوای لە کاتی کۆمۆنەیە کاتێکە لە نەتیجەی ئەم 50 ساڵەی شۆڕشی بەردەوام لە ئەوروپایە گەیشتە ئەو ئاستەی کە چینی کرێکار لە کۆمەنا خۆی شۆڕشی کرد بەسەر بۆرژوازیە وەچوو دەسەڵاتی گرت. لەم دەسەڵات گرتنە نەتیجەی لێگانەوە و تەجروبە عملیەی ئەم پراتیکی ئەم چینە بەوە گەیشتن کە کاتێککە تۆ شەڕ لەسەر دەسەڵاتەکەی بێ حیزبێکی ڕێکخرا و منسەجمت هەبێ ئەبێت ئەم چینەت لە ئاسێکی باڵایە بۆ دەسەڵات ئامادە کرده بێت ڕێکخراو کردبێت بۆیە ئینتەرناسیۆنال لە دوای کۆمۆناگا بۆ نەتیجەی کابێت حیزبە کرێکاریەکانە بێ بە استراتیژی ئینتەرناسیۆنال و استراتیژی بزوتنەوەی کرێکاری کابێ حیزبە جەماوەری کرێکاریەکان دروست کرێ هەر لەسەر هەمان ئەساسی ئینتەرناسیۆنال بەڵام چەند خاڵێکی تر لە سەبارەت بەمە زیاد دەکرێیان ڕۆشنترەکرێتەوە سەبارەت بە حیزب بە تایبەت باز لەوا کرێ کابێت چۆن چینە دەسەڵاتدارەکان بە سەرمایه‌دارەکان و خاوەنزەویەکان کە لەو کاتە هەردوو لایەن دەسەڵاتدار بوون بەرامبەر بەم چینە پێویستەکە کرێکاران خۆیان وەکو چینێک بەرامبەر بەمانە ڕێخن وەکو حیزبێک بەرامبەر بەمانە ڕێخن. دواتر باز لەواکە کە بۆ زەمانەتکردنیەوەی کە تۆ بتوانیت سەرکەوتنی یەجگاری شۆڕش بەدەستبێنی پێویستت بەوەیە کە بۆ نمونە ئەم حیزبەت بەدەسەوە بێم ئاڵ بتانی ئەم کۆمەلگایە بە تەواوەتی بگۆڕی ینی لێرە لە کۆمۆنایە دەرەکەوێت کە تۆ پێویستەکە دەوڵەت بگۆڕی پێویستەکە ئەو وەسایلانەی کە بەڕێوەبردنی لەباری بیروکراتی و لەباری سەربازی و لەباری ئەمانەوە بۆرژوازی بەدەستیەوە گرتو بۆ کۆنتڕۆلکردنی دەسەڵاتی سیاسی تۆ لە کۆمۆنەوە فێر بووین کابێ ئەمانە بگۆڕی وابێ وەسایل خۆمان بێنینە پێشەوە بۆیە باس لەوە کراکە بۆ نمونە دەستگرتن بەسەر دەسەڵاتی سیاسیە ئەرکێکی گرنگە وامە یەکێک لەو نیشانەیەکە حیزبە بێ بیکە. ئەم حتمما ئەم بنەمایانە یان ئەم تەجروبانەی چینی کرێکار بەرەبەرە بوو بە مەسایلێکی جددی کە لە حتا دوای شکستی کۆمۆنە ضرورەتی ئەمە زیاتر دەرکەوت کە چۆن ئامادەی حتا مارکس پێش کۆمۆنش ئەم ئاگاداریەیە کە چینی کرێکارە بێ ئامادە بێ کاتێ دەسەدا بۆ شۆڕش یعنی تۆ لە ئاستێکایی کە ئەتوانی جێگە بە بۆرژوازی نەک لە تەنها دەسەڵاتە سیاسیەکەی نەک تەنها جێشەکەی بڵین دەرکەیتوانە بتوانانی ئەم دەسەڵاتە بە شێوەیەکی ڕێکخەیتەوە توانی کۆمەلگا لەسەر ئەساسی دەسەڵاتێکی نوێ کە کرێکاران خۆیانن لە خوارەوە لەسەر ئەساسی خۆیان ڕێکخەنەوە بۆیە مەسلەی حیزب جارێکتر بوو بە مەسلەیەکی ضروری و پێیان لەسەرداگرتەوە کابێ یەکێک لە ئامادەیەکانی ئەم چینە مەسلەی حیزب یەکێکی تریان مەسلەی سندیکاکانە بۆ پەیوەندی نێوان حیزب و سندیکا لەوێ لە ئینتەرناسیۆناڵە زۆر باسەکرێ باسی ئەوە کرێ کە چۆن ئەمانە هەمووی وەسایلی جۆراوجۆری ئەم چینەن بۆ خۆ ڕێکخراوکردن و بۆ گرتنی دەسەڵات بۆ کۆتایی هێنان بە سیستمی سەرمایه‌داری و ڕێخستنی کۆمەلگای ئایندە ڕێخستنی کۆمەلگای کۆمۆنیستی بۆیە لێرابینی پەیوەندیەکی زۆر پتە و لە بینی سندیکاکان و حیزبە کرێکاریەکانە دروستە بێ حیزبە کرێکاریەکان کە دروستە بن حیزبێکی جەماوەریە بن حتا لە ئینتەرناسیۆنالی دووشە کە دروستە بێ هەر ئەم بنەمایانەی هەیە کاتێ ئەنگلس یان کۆمۆنیستەکانی تر هەوڵێن لەگەڵ فابیەکان لەگەڵ ئەوانەی کە فابیەکان کە لە بەریتانیا بوون یان ئیمکانگەراکان کە لە فەرەنسا بوون لەگەڵ ئەمانە کە هەمووی بێنە ناو ئینتەرناسیۆنالەوە و هیچ ڕێگریەک بۆ ئەوە دانانرێکە بۆ نمونە حیزبە کرێکاریەکان سندیکا کرێکاریەکان بەشداری بکەن لەم ئینتەرناسیۆنالە بۆیە لێرەوە مارکس یان ئەنگلس لەوێکە لە بەرنامە حتا مخالفە بن بە مەجموعەیەک لە بەرنامانەی کە هێنراوە تەسیراتی لا ساڵیەکان وانە کە لە ئەڵمانیا زۆر بەقوت بوون ئەڵێ هەنگاوێکی عملی زۆر گرنگترە لە دەرزەنێ لەو بەرنامانە
لەبەرەوەی کە تۆ هەدەفەکەت ئەوەیە کە ئەم حیزبە ببێت بە ئەوەی کە سەرجەم ئەم پراکتیکە کۆکاتەوە ئەم چینە کۆکاتەوە ئامادەیکەوە بیباتە پێشەوە بۆی کە بتوانێت دەسەڵات بگرێت بتوانێت خۆی حازرکا بۆ ڕوبەڕووبوونی دەسەڵاتی بۆرژوازی ڕوئەیە لێرەیە ببەخشە ئاسۆ لێرەیە سۆشیال دیموکراسی دیێ وەکتۆ باسیەکەی لە کتێبەکەتا بنەمای ئەنتەرناسیۆنالیزمی کارگەریە گۆڕم پێم خۆشە لەسەرم خاڵە قسە بکەی لێرەیە ئەم ئاڵوگۆڕە چۆن ڕوویدا چۆن پێگێت بێگومان چینی کرێکار کاتێک کە خەریکی خەباتە لەم خەباتەیە بۆی دەرەکەوێت کە ئەم وەسایلانە چەند بە کەڵکیە چۆنە چێتە پێشەوە و لەگەڵ کاتێک کە ئەما بێ لە بنەمایەکی سەرکاغەز دەرەچێلەوەی کە بەرنامەیەک بێدانرا بێت و لە سەرکاغەز ئەبێ بە پراتیکی میلیۆنەها ئینسان کاتێکە ئەبینین حیزبە سۆشیال دیموکراتەکان گەشاکەن بۆ نمونە لە ئەڵمانیا لە ساسی 5 کورسیەکانی پەرلەمان بەدەسێنکە ینی مەلایەن دەنگدەریانە بێت لە سوید و لە فنلەند و لەم شوێنانەی تریش هەروە لە نەمسا لە ئەوروپای ئەم گەشەکردنە بەرفراوانەی سۆشیال دیموکراتی حیزبە سۆشیال دیموکراتەکان و ئەنتەرناسیۆنالی دوو لەگەڵ ئەم حیزبانە لە ئەچنە مەیدانی خەباتی سیاسیەوە و لەگەڵ بۆرژوازیە لەسەر هەموو مەسایلەکان لە مەسلەی کرێوە بگرە تا مەسایلە سیاسیەکان تا مەسلەی دەنگان لەسەر دەنگانی گشتی لەسەر هەموو ئەمانە ململانیە بێ لەم ململانیانە کە ئەفکارەکان و بیرروبۆچوونەکان یەنە پێشەوە لەسەرەوەی کە چۆن ئەماڵ و گۆڕانە بکەین لە کاتێکە ینی چینی کرێکار ئەم خەسڵەت دیالکتیکەی هەیە لە کاتێکە لە ئاستی ئاسۆیی یا بە تەواوەتی بەرفراوانە بێت هێزێکی ملیۆنیەتە پشتسەری کاری زۆرەکە دەنگە هێنێ لە پەرلەمانە یان سندیکای گەورەیە بێ مانگرتنی گەورە بەڕێخە ئەوە قسە لەسەرەوەی کە چیەکەی لەم دەسەڵاتە چیەکەی لەم هێزەی کە کۆت کردوێتەوە پەرلەمان ئەبێ بە شوێنێک کە ئەم هێزە مەحدوو دەکاتەوە لەوەی کە تۆ بتوانانی ئاڵوگۆڕ لە دەسەڵات ها بکەیت و هاوکات تەئسیراتی ئەوەی کە چینی کرێکار هێشتا لە دەورەیەکی تازە گەشەکردنی خۆیاتی سەرەتایی خۆیاتی هێشتا تەجروبەی سیاسی کەمە لەگەڵ دەسەڵاتی پەرلەمانی بۆرژوازیە لەگەڵ ئەفکاری لیبرالیزم کە لەو کاتا زاڵە بێ لەگەڵ ناسیۆنالیزما کە لەو کاتا هێشتا لە شەڕەکانی ئەوروپا بینی فەڕەنسا و ئەڵمان و وڵاتەکانی ترا مەسایل هەیە و کێشمە کێش هەیە و دواتر ئەمە لە ئاستی جیهانی ئەم ململانیە گەورا بێتەوە بێ بە شەڕێکی جیهانی ئەمانە هەمووی مەسایلێکی سیاسی و مەسایلێکی فکری و مەسایلێکی خەباتکارانەی ڕۆژانە بێت کە ڕوبەڕووی سۆشیال دیموکراتێکی تازە گەشە کردووە بێتەوە ڕوبەڕووی چینی کرێکارێکی تازە گەشە کردووە بێتەوە لەگەڵ سەرمایەداریە ئایندەی ئەم خەباتە بۆ چۆڕە مەسایلێکی زۆر گەورەیەتە پێشەوە کە تەئسیراتی ریفۆرمیزم تەئسیراتی ئۆپۆرتۆنیزم تەئسیراتی ناسیۆنالیزم کە هەمووەمانە بۆ نمونە کەسانی وەکو ئەنگلز ئیشارەی پێکەن ڕۆزا لوکسۆمبۆرگ لێنین ئیشارەی پێکەن ئەمانە هەمووی تەئسیر دانێ لەسەر سۆشیال دیموکراتی بە تایبەت شەڕی جیهانی کە چینی کرێکارەکە بە خاتە بەرامبەر بە یەک لە وڵاتەکانە ئەمە بناغەیەکی ئەساسی کە ئەنتەرناسیۆنال هەموو کرێکارانی کۆکرد بۆ بە جیا لە نەتەوە شتەکانیان ئەم شەڕە بۆرژوازیە و ئەم ململانیە بۆرژوازیە ئەم بناغەیە هەڵ ئەتەکێنێ و بۆیە لە ناو ئەنتەرناسیۆنالی دووەمیشە بەشێک لە ئەو هێزانەی کە بۆ نمونە زیاتر تەمایلیان بۆ هەیە کە خەباتی چینی کرێکار تەنها لە چوارچێوەی پەرلەمانە بمێنێتەوە و لە سیاساکانی ئەوان دەرنەچێ لە ئەوە بێت کە لە پەرلەمانی ئەڵمانیا لە مانگی هەشتا دەنگێن ئەو بەشێک لە سۆشیال دیموکراتەکان دەنگێن بە شەڕی جیهانی و ئەچنە پشتەری دەوڵەتی ئەڵمانیا بەڵام لە بەرامبەری شاتەبعان بە پێی ئەو تەجروبانەی کە خەباتی چینایەتی هێناوێتی حتا لە پێشەڕی جیهانیە سۆشیال دیموکراتی ئەم کێشەی لەگەڵ ئۆپۆرتۆنیزم و لەگەڵ مانەوە لە چوارچێوەی پەرلەمانیا ئەبێت تەجروبەی شوراکان لە سۆڤێت لە رووسایەتە پێشەوە لە 1905 ڕێگەیەکی ترمان پیشانەیە کە چینی کرێکار ئەتوانێت ڕێگەی تری هەبێ بۆی کە خەباتەکەی بەرێتە پێش ئیجازەم بدە لێرەیە با من قەتعێکم چووکە من وازانم ئەو تەجروبەی کاڵی لە سۆڤێتە لە 1950 بۆ سۆڤێتەکان هەتا لەباری دیموکراسی و لەباری
کاری ناخۆی خۆیانەوە بە ئەندازەی کۆمۆنەکانیش کۆمۆنی پاریس و ئەوانە دیموکراتی نەبوو، یانی تەجروبەیە زۆر تازە نەبوو بڵین زۆر تازە بێ، بەڵام دروستەکە لەو حاڵ و کاتەیە کە ئەو بڵین پەرلەمانتاریزمە خەریک و باڵی کێشا، ئەمە نمونەیەکی تۆزێک تایبەت و ناسازگار بوو لەگەڵ ئەو ڕەوتە گشتیا کە سۆشیال دیموکراسی گرتە بووی. من دیارە ڕاستەکەی بێ نە لێرە نە لەم قسانەی تۆ کردت نە لە کتێبەکەشا من وەڵامی و پرسیارە مۆر نەگرتەوە. ئەم تەحەولە چۆن ڕوویە؟ باسی دوالیزمی شۆڕش و ریفۆرمەکەیت، باسیەوەکەی کە فرسەتێک هاتە پێشەوە کە ئەمە بێ، بەڵام دیارە ئەمانە وەکو هەڵەیەکی ئاسایی قسەی لێکرێ کە هاتووە. من دیارە باسەکە زۆرتر بەنسبەت منەوە ئەوەیە چۆنیم هەڵەیە نەکرێ، بەڵام بەگشتی لەسەر ئەم بەشیان من سێ سەرنجم هەیە کە من بە وردیە و بینانم خوێنەوە. سەرنجی یەکەمیان لەسەر ئەوەیە کە تۆ لە لای تۆ وایە حیزب لە ڕوانگەی مارکسەوە یاخودەوە دیارە تەسویری خۆشتە و پێت وایە مارکس و ئەنگلسیش لەگەڵ تۆە موافقن لەم بابەتەوە لە سەرەتاوە حیزبێتی کۆمونیستیا حیزبێتی سۆشیالیستی و هەر حیزبێتی کارگەری یەک شت بووە. حیزبی سۆشیال حیزبی هەموو کرێکارانە، حیزبی تەنها بەشی سۆشیالیستی چینەکە نییە. بەڵام من وا ئەزانم ئەو فەقەرەی کە لە مانیفێستا هاتووە زۆر بە ڕۆشنی دەستنیشانی ئەوەی کردووە کە ئەڵێ ئەم حیزبە لە بەرامبەر حیزبەکانی ترا پێک نەهاتوە، لە دژی ئەوانی کە دروست نەبووە. ئەمە ڕاستە، بەڵام خۆی ئەمە یعنی پلورالیزمێک لە ناو حیزبیەتی چینی کارگەرە، یعنی حیزبیەتی چینی کارگەر تەنها یەک حیزب نییە کە سۆشیالیستەکان بێ، ئەحزابی تریش ئەکرێ هەبێت و ئەوانە کە سۆشیالیزمین. دووەم شت ئەوەیە کە هاتۆزە لە خوارترەوە دێت باسیەوەکە ئەڵێ بەڵام کۆمونیستەکان بەم شتانە جیا ئەکرێنەوە لە حیزب، یعنی دیارە حیزبێکی جیاوازینەکە و خودی مانیفێستیش ناوی مانیفێستی حیزبی کۆمونیستە، ناوی مانیفێستی حیزبی کارگەران نییە. ئەمە یەک. دووەم شت سەبارەت بەو مۆدێلەکە باسێکی توانە و مۆدێلی کە ئێستا تۆ پێ وایە کە ئەم مۆدێلە بێ ئێمە بۆی بگەڕێینەوە. ئەم مۆدێلەمان ئێمە هەبووە، بەڵام لە ئەم مۆدێلاش نەیتوانی بەرگە بگرێ و ئەم مۆدێلەش لە پەرەو پێشچوونی خەباتی چینی کارگەر و ئەمانەیە نەتیجەکەی بوو بەوەی کەەوە ڕوتێک بەسەر جوڵانەوەی کارگەری یازاڵ بوو کە ڕوتێکی ریفۆرمیست بوو و ئەم ڕوتە ریفۆرمیستە بە عەمەلی توانی یەشێک بوو لە پاڵپشتەکانی جەنگی جیهانی یەکەم. ئەگەر ئەم ڕوتە ریفۆرمیستە یعنی گەورەترین زەربە بەڕاستی لە تاریخی جوڵانەوەی کارگەریان لە ئێمە کەوتووە، ئەوە نیە زۆر کەس باسێکا شۆڕشی ئۆکتۆبەر سەر نەکەوتووانە. شۆڕشی ئۆکتۆبەر بەسەر نەکەوتنەکەشیەوە بەوەی کە نەشیتوانی سۆشیالیزم میرابکاوانە گەلێک دەستکەوتی هێنا، بەڵام نوشستی ئەساسی و گەورەی جوڵانەوەی ئێمە لە کۆتایی سەدەی 19 سەرەتای سەدەی 20ەوە دەست پێکات تاگاتە 1940 کە سۆشیال دیموکراسی ئەڵمانیا چێتە پشت دەوڵەتی ئەڵمانیا بۆ شەڕی جیهانی یەکەم. ئەگەرنا ئەو شەڕە ڕووی نەئەدا و ئەو شەڕە نەئەبوو بەهۆی ئەو وێرانکاریەوە جوڵانەوەی کارگەری زۆر بە ئاسانتری توانی بەرەو سەرکەوتن بگا. ئێمە نەمانتوانی ئەو مۆدێل لە حیزبە کارگەریە جەماوەری کە تۆ ئێستا دووبارە من زۆر جار باوەش بڵێم ینی سەراحەت بڵێم کە من هەندێک جار هەست بە نۆستالژیاکەم لە تۆی هەستەکەم تۆ تێ بگەڕێینەوە بۆ دواوە بۆ ڕۆژگارە و جۆرێک ڕۆمانسیە دەبینمەوە لەمەیە، جۆرێک ئەوەی کە کارگەر مەسەلەن خەباتی ناوخۆی و ئەمانە و تێکە و ینی منافەسەکانی ناوخۆیەک و بۆ ژوازینە لەبەرەوە توانێ تەنها یەک حیزبی هەبێت و ئەمانە بە جۆرێک لە بیربردنەوەی ئەوەیە کە جوڵانەوەی کارگەری ڕوتی جۆر بە جۆری تایە و ناکری ئەمانە پێکەوە هەڵکەنوانە. بە هەر حاڵ ئەو مۆدێلە کە تۆ باسیەکەی نەیتوانی بەربەمە بگرێت کە ئێمە تووشی ئەم نوشستیە گەورەیە ببین کە بە نەزەری من گەورەترین نوشستی جوڵانەوەی ئێمە لە جەنگی جیهانی یەکەما دەست پێکە، ئەمە لەوێ تووشی ئەو شکستە گەورەیە بووین، گەرنا ئێستا لەوانە بوو دنیا جۆلێکی تر بێ. ئەمە یەک. ئەمە دووەم خاڵ. سێم خاڵ کەمە بە نەزەری من مهمە ئەوژەوەیە ینی چۆن ئێمە باز لە حیزبیەتی چینی کارگەر بکەین وەکو یەک حیزب، ینی خودی خۆت کە باسەکەی کە ریفۆرمیزم بۆ ئەندازێ زاڵ بۆمانەم ریفۆرمیزمە ئەبێ لی جابیتەوە، ئەبێ لێ جابیتەوە خۆتی لێ جاکەیتەوە و بڵێ من لەگەڵم ریفۆرمیزیە کار ناکەم. چۆن توانی لە یەک حیزبی کارگەریابی لەگەڵ بارێکی ریفۆرمیزی کە خەریکە بۆ بۆژوازی دەفرۆشێ، خۆ ناتوانانی لەگەڵ یا لێ حیزب بمێنیتەوە. و حیزبی چینی کارگەر حیزبی کرێکاران لە هەلومەرجە بە بڕوای من ناتوانێت تعبیرێکی دروست بێ لەو حیزبێتی کە ئێمە ئەمانوێ. من دووبارە سەرنجیش بۆ ئەوە ڕائکێشم
کە مارکس کاتی خۆی ئەنارکیستەکانی لە ئەنتەرناسیۆنال دەرکرد یاخود بە بڕیاری مارکس بە پێشنیاری مارکس دەرکران لە حاڵێکە ئەنارکیستەکان ئێستا لە لای تۆ بێنەوە ببن بە بەشێک لە حیزبی کارگەران یعنی من بنوازانم کە لە ئەنارکیستەکان لە هەموو شۆڕشێک و ڕاپەڕینەکەوانەیە لەگەڵ ئێمە هاوکاری ئێمە بوون و پشتوپەنای یەکتر بووین و بێک و کارمان کردو ئەوانە بەڵام ئەو یەک حیزبمان هەبەیە ناوە قبوڵەکەن جالەوان ها حیزب قبول ناکەنەوەوانە نایەنەوێ وانە ئێمەش بۆمان مناسیبەکە ریزی سۆشیالیستەکان و کۆمونیستەکان لەگەڵ ریزی ئەنارکیستەکانە بەو جۆرە تێکەڵ بێت بە بڕوایمە من منهەجێت و تێڕوانینی ئێمە بۆ خەباتی چیناتی و بۆ ئەندی خەباتی چیناتی لەوان زۆر جیاوازە و کۆمونیستەکان و سۆشیالیستەکان پێویستیان بە حیزبی خۆیان هەیە من بەمە یەکتر اکتیفاکەم ئەزانم کە تۆ وەڵامت هەیە حتمەن بەمئینا بە وەڵامەکانی تۆم بە شک و تایی دێنی فەرموو سپاس یەکەم ئەوەی کە مانیفێست ناوی مانیفێستی حیزبی کۆمونیستە ئەگەر سەیری مارکس کە باسی حیزبی کۆمونیستەکە کە گروپێک بوون یعنی ئەمە دواتر بۆیە ضرورەتی پێکێنانی ئەنتەرناسیۆنالە بێت لەبەرەوەی کە ئەمە گروپێک بۆ لەو کۆمەڵە گروپانەی کە لەو کاتا هەبووەوە مانیفێستەکە ڕاستە بۆ ئەوە نووسرا بۆ گروپە لە هەفتەیەکە لە مانچستەر مارکس و ئەنگڵز نووسیان بۆ ئەو گروپە ینی ئەمە زۆر هینەکەی نییە تەفسیریەوە ناکات بۆ مانیفێستەکە ناوی مانیفێستی حیزبی کۆمونیستە لە کاتێکا کە لە مانیفێستیش حتا باسی ئەوە ناکا کە بێ ئێمە حیزب بەس بۆ کۆمونیستەکان دروستکەین و وتم ئەمە دەورەیەکی گروپیەکان بووە دەورەی ئەنتەرناسیۆنال کە من وەکو نموزەجێک هێناومەتەوە لەوەی کە چۆن یەکێک لەو بنەمایانەیە کە چینی کرێکار کاتێک هەیەتە مەیدانی سیاسی و ڕوبەڕووبوونەوە و بە تایبەت لە دوای کۆمۆنەیە ئەم شتە هەستپێکا کە پێویستەکە کولی یعنی بنەماکان بنەمایەکی ئەوە نییە کە بڵێ بە تەنها کۆمونیستەکان کۆکەینەوە و ڕزگاری چینی کرێکار لە دەستی کۆمونیستەکانایە و بۆیە ئێمە پێویستەکە حیزبی کۆمونیستەکان دروستکەینەوەوانە ئەو بنەمایانەی کە بە سێ چوار خاڵ بۆم خوێنیتەوە لە ئەوەڵەوە باسمان کرد هەمووی باس لەواکە کە ئەم چینە خۆی توانێت خۆی ڕزگارکە ئەم چینە بێ سەرجەم مەیدانەکانی خەباتی ئابووری و سیاسی یەکگرت و بکە ئەم چینە ئەبێ بڕوا دەسەڵاتی سیاسی بگرێ ئەم چینە ئەبێ ڕوبەڕووی بۆرژوازی بێتەوە لە هەموو بوارەکانە کەواتە کاتێک کە ئەمە سەیرەکەین ئەمە تەسویرێکە ئەمە بنەمایەکە بۆ کۆمەلگای ئایندە بۆ یەکاڵێ کە ئەم چینە دەسەڵات بەدەسەوەکرێ و کۆمەلگا ئەگۆڕێ لە ڕێگەی ئەم وەسیلانەی خۆیەوە کۆمەلگایەکی ناچینایەتی دروستەکات و دەسەڵات بە دەستچینی کرێکارەوە بێ دیکتاتۆری پرۆلیتاریەوە ئەمانەیەتە پێشەوە ئەمە مەفهومێک ئەم مەفهومەی کە باز لە چینێکە کە پراتیکی سیاسی ئەم چینە ئەتوانێت ئەم کۆمەلگای ئاڵوگۆڕ پێ بێنێ و هیچ ڕێگریەک نییە لە بەردەمی ئەوەی کە ئەگەر بیر و بۆچوونی جیاجیا لەناو ئەم چینە هەبێ ئەم چینە بتوانێت یەکگرتوو ببێت و بڕاتە پێشەوە نمونەی ئەنتەرناسیۆنالی دوم بۆیە نایتەوە کە چۆن ئەنگڵز هەوڵی یاوە لەگەڵ فابیەکان و لەگەڵ ئیمکانگەراکان سەر ڕای جیاوازە فکریەکان یان مارکسڵێ دەرزەنێ بەردامە گرنگ نییە گرنگێک هەنگاوی عملی ئێمە ئەم چینە کۆکەینەوە ببینە پێشەوە ئەمە بەشێک لە مەفهومی ئێمەیە بۆ کۆمەلگای ئایندە بەڵێ من قسەکەم لێرایە کە حیزب کاتێک کە تۆ سیرەکەی ئەمە ڕۆحی کۆمەلگای ئایندەکەتە بە نەوعێک ئێستا چینی کرێکار ئاماداکەی کە من دواتر لە تەجروبەی سۆڤێت زیاتریینە سەر ئەمەکە چۆن ئەمە دەرەکەوێت حتا لەمەی سۆشیال دموکراتیە ئەم چینە ئەوێت لە پراتیکی سەرجەم هێزەکەی خۆیان بتوانێت ئامادە بێ بۆی کە کۆمەلگایکی تر دروستکە بەشێک لەم چینە ناتوانێت ئەم کارەکە شۆڕشکە ناتوانێت ئەم ئاڵوگۆڕە دروستکە ئەم بەشانە هەموویە بێ لە ناو خودی چینەکە هەوڵ بن کە بتوانن ئەم چینە بێنە ئەم ئاستە لە ئامادەی و ڕێکخراوبوون و پێکەوە کارکردن تا بتوانێت ئەم ئاڵوگۆڕە دروستکە ئەمە نمونەی دەسەڵاتی ئایندەیە کەس بینێ تۆ دەسەڵاتت گرت ناچی حیزبی دەسەڵاتەکەی خۆت دابمەزرێنی ئەچی دەسەڵاتی دامەزرێنی کە کولی ئەم چینەتە بەشدارە نخبەیەک یا بەشدار نییە دیکتاتۆریەتێکی حیزبی دروست ناکەی طبقەیەک یا بەشدارە ئەمانە ڕاستە لە سەرەتایە بۆ لە ئەنتەرناسیۆناڵە ڕاستە لە تەجروبەکانە وردە هاتوین ئەمەمان تاقی کردوێتەوە کە بۆ نمونە چۆن
لە ناو چینی کرێکارە لە ناو ئەم خەباتەی کێکەی لە ناو کرێکاران خۆیانان ڕیفۆرمیزم دروستە بێ خۆ مەسەلەکە ئەوە نییە لە دەرەوە بەس تەسیرت لێ بکە ئەوە بۆرژوازی هاتوۆتە ناوتەوە یان وردە بۆرژوازی هاتوۆتە ناوتەوە کاتێککە پەتای ڕڤژنیزم هەموو سۆشیال دموکراتی ئەوروپا ئەگرێتەوە پانەکۆک یەکێک لەو کەسانەیە کە تەحلیلێکی علمیەکە کە لینی نەیهێنێتەوە لە کتێبەکە ئەڵام تەحلیلە علمیە دروستە کە ئەم چینە مەسەلەوە نیە لە دەرەوە تۆ تەسیرت تێکردو یان وردە بۆرژوازی هاتووە یان مەجموعەیەک گروپی تر هاتوون تەسیریان لێکردووە بۆ بە ڕفۆرمیزیان بۆ بە ڕڤژنیزیانەوانە ئەم ئاستە لە پراتیکی ئەم چینە لە تێگەیشتنی ئەم چینە لە ئاستی گەشەکردنی لە ناو سیستمی سەرمایه‌داریە تا ئەم ڕادەیە گەیشتووە بووە لە دەسەڵاتەگا وا لە حیزبەگا وا لە سۆشیالیزمەکە کە سۆشیالیزم ئەتوانێت لە ڕێگەی پەرلەمانەوە بەدەست بێنی نەگەر ئەکسەریەتمانێنا لە پەرلەمان ئەمە گۆڕانەکە بوو کە لە سۆشیال دیموکراتیا هات سۆشیالیزمێکە پێشتر وەکو مەبدە باسمانەکە بێت لە کۆمونەوە بەدەستی بێنی نەبێ بڕۆین دەسەڵات بگرین ئاڵوگۆڕ بکەین لە ناو خودی چینی کرێکارە سۆشیال دیموکراتی حیزبێکی کرێکاری بوو کە گۆڕا سۆشیال دیموکراتی لە نەتیجەی ئەم تەسویرە ئەم مۆدێلە کە سۆشیالیزمی دەوڵەتی ئەتوانرێت دروست بێەوە ئەتوانێت کۆمەلگایە دروستکەی لە ئەساس بەدەستی دەوڵات بەدەستی پەرلەمان کە ئەم چینە ڕزگارکە ببخشە من فرسەتی بێدەمە گە قسێک ماوە تەواوی کە بەس مەبەستم وی ئاگاداری کاتەکە بین لەبەروی بەشی دووەمیش لەم بەشەیە یعنی فەقەی دووەم لەم بەشەیە تەوری دووەم سەبارەت بە هەمان بابەتە کە لە تەجروبەی بەشەفەکانە ئەگە شتێکت ماوە لەسەر ئەم بەشە قسە بکەوە لە دقەیەکە تاکو بچینە سەر بەشەکەی تر بۆی کە وەختمان بەش بکە فەرموو من ئەڵێم سەیری هەموو هەوڵانە بکە کە مارکس لەگەڵ گروپە جۆرا و جۆرەکانە لە پرۆدنیەکان بلانکیەکان ئەنارکیەکان لە هەموو یانیایەتی کە توانێت ئەمە یەک گرێ و بڕاتە پێشەوە ڕاستە لە دەورەیەکە کێشمەکێشی لەگەڵ ئەنارکیەکان بۆ داوای دەرچوونیان کردووە لەوانەیە ئێستا بیخوێنیتەوە نەوەیەکتر بیخوێنیتەوە پراتیکی ئەو دەورەی شەرت نییە هەموو شتێکە مارکس کردوێتی دروست بوو بێ شەرت نییە هەموو شتێکە قسە لەسەر ئەفکارەکانە لەسەر ئەو میتۆدەیەکە هێنامانە لەسەر ئەو تەجروبە مێژویە کە بڕیومانە لە نەتیجەی ئاڵوگۆڕی ئێمە لەگەڵ کۆمەلگایە بە بەعزێک شتەگەین کە ڕاستە بە بەعزێکیش کە نادروستە ئەم تەسویرەی سۆشیال دیموکراتی هێنایی کە ئێمە بێت دیموکراسی تەقدیسکەین و لەم چوارچێوە بمێنینەوە و دەست نەبین بۆ دەسەڵات لە نەتیجەی ئەزمەی بۆرژوازی لە 1970 لە 1970 لە شەڕی جیهانیا لەما دەرەکەوێت کە ئەم سۆشیال دیموکراتیە بە کەڵکی چینی کرێکار نایە بە کەڵکی چوونە پێشەوەی شۆڕژ نایە لێرایە کە باس لە نمونونەکانەکەین کە یەتە دەرەوە لە نەتیجەی ئەمایەکە بۆ نمونە سۆشیال دیموکراتی شەقە بێ بە دوو بەشەوە و ئەم ئاڵوگۆڕانەی بەسەرایە ئەمە تەجروبە نیشانیە کە سۆشیال دیموکراتی ناتوانێت چینی کرێکار ڕزگارکە لە بەڵێ باسەکەی باسی ئێمە لێکدانەوە ئێمە بۆیە کە تەجروبە جایشکە نیشانمان نەیە کەچی هەڵەیەکمان کردوانی من بەستمەوەیە خوێندنەوەی تاریخ بۆ ئێمە ئیستیشافکردنە بۆ داهاتوو کە ئێمە چی بکەین لە داهاتەوە بۆی کەواش تووشی کێشەکانی ڕابردوونەوەین بەرحاڵ ئەم بەشە لێرەیە تەواو بکەین ئاسە سەبارەت بە بەشەفیزم قسە بکەین ئێستا تۆ بەشێکی گەورەی کتێبەکە تایبەت کردو بە بەرشەفیزم و دیارە ئەیهێنێت تەجروبەیەکی زۆر دەوڵەمەند و گەورەیە لە هەموو لایەنێکەوە ئەکرێ قسەی لەسەر بکرێ من تەنها چەند فەقرە لە قسەکانی توێنمەوە لەوەیە بەم فرسەت بە تۆ دەمکەوە زۆرتر تەوزیح بۆ بینەران بدەی و بۆ ئەوانە بدەی کە وادار ینی خوازیارن کتێبەکە بخوێنەوە ئەوانە بەڵام ئەم فەقەرانە بە نەزەری من فقراتێکی مهمە لەم بەشەی کتێبەکەیە بەرشەفیزم دیارە تۆ ئاماژە بە سۆشیالیزمی دەوڵەتی ئەەکەی ینی کێشەی بەرشەفیزم لە بوو لەو مۆدلەیە ئەبینیتەوە ئەڵێیت ئەم مۆدلە سۆشیالیستی بەرشەفیەکان کە لە ئاستی مۆدلی سیاسی کە دیکتاتۆری حیزبی بوو و لە ئاسی ئابووریدا کە سەرمایه‌داری دەوڵەتی بوو مۆدلێکی لە سۆشیالیزمی دەوڵەتی دروست کرد لەم مۆدلەدا حیزب و دەوڵەت سۆشیالیزم پیادە دەکەن بە پێی بەرنامەیەکی سیاسی و ئابووری دیاریکرا و نەخشەدا ڕێژرا و لەسەرەوە ئەوەی سەرنجڕاکێشە ئەوەیە دیبارە قسە هیتۆیە کە سەرەڕای جیاوازی سیاسی بەرشەفیزم لە سۆشیال دیموکراسی بەڵام بەرشەفیزم هەمان تێڕوانینی سۆشیال دیموکراسی بۆ ئابووری سەرمایه‌داری دەوڵەتی هەیە ئەوەی لە مەیدانی سیاسیدا دەبینن کە گۆڕانکاری لە تێڕوانینی بۆ دەوڵەتی بۆژوازی سیستەمی پەرلەمانی بۆژوازی دروست بووە لە مەیدانی ئابووریدا
نایبینین ینی بەرژەفیزم دووبارە هەمان تێڕوانینی سۆشیال دیموکراسی هەیە بۆ مەسلەی ئابووری دووبارە لە جێگای شتراڵی ئەوەی ئێمە لە لێکۆڵینەوەیدا بەدواوەین ئەوەیە کە پەیوەندی نێوان حزبی بەلشەفی و ئەو مۆدێلە سیاسی و ئابووری دەوڵەت و مڵکایەتی و پەیوەندی چینی کرێکار بە بەرهەمێنان و هۆیەکانی بەرهەمێنانەوە چییە؟ ئایا ئەم مۆدێلە سۆشیالیستێت چ گۆڕان کە ئەگۆڕانێکی لە بنەماکانی بزوتنەوەی کۆمونیستیدا دروست کرد و ئایا چۆن گۆڕانی بەسەر حیزبی کرێکاری بەلشەفیشدا هێنا هەروەها ئەم مۆدێلی سۆشیالیزمی دەوڵەتیە چۆن بزوتنەوەی کۆمونیستی لە چینی کرێکار و خەباتی بۆ ڕزگاری لە سیستەمی سەرمایه‌داری دوورخستەوە دووبارە لە جێگەیەکی کە باسی تروتسکی و تۆنی کلیپ و مەنسوور حکمە دەکەی لە هەڵسەنگاندیان لە تەجروبەی بڵین ئەوەی کە پێڵەن شکستی شۆڕشی ئۆکتۆبەر کە من باوەڕم پێی نییە بەڵام ئەڵێن شکستی شۆڕشی ئۆکتۆبەر دەڵێ بە پێچەوانەی ئەمن و سەرانەوە تێزی سەرەکی لە لێکۆڵینەوەی مندا ئەوەیە کە مۆدێلی سیاسی بەلشەفی هۆکاری سەرەکی شکستی شۆڕشی سۆشیالیستیە لە رووسیادا یعنی تۆ دووبارە باسەکانی تۆ سەرمەجالی سیاست بە مۆدێلی سیاسی بەلشەفی بە هۆکارە بینی لەم بابەتەوە من پێم خۆشە خۆت ڕوونکردنەوەی خۆت لەم نیتاقەیە بدەیت بۆی کەەوە مەسایلەکان و مەفایدەکان ڕۆشنتر بێ و پرسیارنەش لێواکە لەسەرەوە ئاماژەمان پێکرد بەڵکم لە خلالی قسەکانی خۆتا وەڵامی پێدەیت فەرموو. سپاس. طبعا ئەم بەشێکی زۆر گەورەی داگیر کردووە و لێکۆڵینەوەی جیاجای لە بواری جیاجا کردووە چونکە بە بڕوای من ئەم کارەی کە بەلشەفیزم و لینین کردویانە لە رووسیا گەشەپیانی زانستی ئێمەیە وەکو کۆمونیستەکان وەکو چینی کرێکار لە مەیدانی سیاسەتە لە مەیدانی دەسەڵاتە بە تایبەت وەکو گرامشیڵێ لینین ئەم مەسلەی هەژمونیە کرد بە وەکو ڕۆشن کردەوە بۆ ئێمە هەژمونی چینی کرێکار چۆن نتوانێت بەدەست بێت چۆن نتوانێت دەسەڵات بگرێ کۆمەنە هەنگاوێکی لەمە ئێمە هێنایە پێشەوە کاتێکە زانیمانە بێت دەسەڵاتەکە بگۆڕین بەڵام لینین بەلشەفیزم توانی ئەم شتە پراکتیککە لە پراتیکا نیژانی بە کە چۆن نەمانەوێت دەسەڵات بگۆڕین و لە بوارەکانی ئیدارە لە بواری ئابووریە لە بواری کەلتوریە لە زۆر بوارە هێنای ئەوەی مەسلەی سەرەکیە لەم باسا ئەوەیە کە سەرە ڕای جیاوازیە کە باسم کرد پێشتر کە مەجموعەیەک لە سۆشیال دیموکراتەکان لە جیابوونەوە لە ڕۆزا لوکسمبورگ لینین و بەلشەڤیکەکانی رووسیا سپارتاکۆسەکانی ئەڵمانیا لە سۆشیال دیموکراتی لەسەر ئەم مەسلەیە بوو کە ئایا لە دەورانی شۆڕشە ئەبێت ئێمە لە چوارچێوەی دەسەڵاتی بۆرژوازیە بمێنینەوە لە چوارچێوەی دیموکراسی بۆرژوازیە بمێنینە یان چینی کرێکار ئەبێ خۆی بڕاتە ناو دەسەڵاتەوە خۆی بڕات دەسەڵات بگۆڕێت و دەسەڵات بەدەسەوە بگرێت ئەمە جیاوازیە ئەساسیەکەیە کە دروست بوو ئەمە هەنگاوە گەورەکەیە کە ئێمە نامان لە رووسیا کە ئەم شۆڕشە خۆی ڕۆشت دەسەڵاتی گەروە نموزەجی خۆی دامەزران لە دەسەڵات بەڵام تێگەیشتن لەم دەسەڵاتە کە چ جۆرە دەسەڵاتی دروستەکەی لێرە مەسەلە سەرەکیەکەیە بۆیە کاتێک کە سەیری مۆدێلی سیاسی حیزبی بەلشەفیەکەی مۆدێلی سیاسی دەسەڵاتەکەیەکەی کاتێک کە تەفسیرەکەی ئەوەیە کە ئەم حیزبە لەگەڵ چینەکە یەکشتن و لەبەرەوەی کە ئەم حیزبە نوێنەری چینەکەیە ئەم خودی دەسەڵاتەکە و دیکتاتۆریەتی چینەکەیە و ئەمە کە دیارە کاکە لە بەرنامە ئابوووریەکەی بەرنامە سیاسەکەی دەسەڵاتەکەی حتا دەوڵەتەکەی وەزیرەکانی هەموو ئیدارەی ئەم کۆمەلگایە چۆنە بێتە ڕێوە لێرەیە ئەبینین کە جارێکی تر مۆدێلێک هەر هەمان مۆدێل کە پێشتر لە لای سۆشیال دیموکراتیەمان بینی وەکو سۆشیالیزمی دەوڵەتی یانویست لە پەرلەمانی بۆرژوازی و لە دەوڵەتی بۆرژوازی و سۆشیالیزم جێبەجێ بکەن لێرە لە دەوڵەتێکی کرێکاری لە دەسەڵاتێکی کرێکاری کە بڵێن دەسەڵاتی گرتووە حیزبێکی کرێکاری کە دەسەڵاتی گرتووە ئەم حیزبە وەکو حیزبی نوخبەیەکی ئەم ئەوێ خۆی سۆشیالیزمەکەدا بمەزرێنێ بۆیە بۆ نمونە ئەم تەفسیرا هێنێت لینین کە تەفسیری حیزبمان بۆکە کاڵێ ئەم حیزبە مادەم نوێنەری چینی کرێکارە کەواتە دیکتاتۆریەتی پرۆلیتاریا کە ئێمە باسمانە کرد ئەمان و
چۆن کۆمەلگا بڕێ بریتە لە دیکتاتۆریەتی ئەم حیزبە بۆیە هەموو ئۆرگانەکانی ئەم حیزبە ئەبن بە ئۆرگانەکانی دەوڵەت بۆیە هەموو ئەو کۆمیتە حیزبیانەیان ئەو شوێنە حیزب یا ئەو بڵێن ئەندامە سەرکردایەتیانە حیزبەکانە بن بە وەزیرەکان هەموو ئەو شتانەی تر کە هەبوون لە ئارا لە شۆڕشەکە بۆن منە شوراکانمان هەیە کۆمیتەی کارگەکانمان هەیە سندیکاکانمان هەیە هەموو ئەمانەمان هەیە ئەمانە ئەبن بە پاشکۆ و بەرەبەرە دەسەڵات لەمانە ئەسەنرێتەوە ناکۆتی لە ناو حیزبی بەشەوەیکات لەسەر ئەمە دروستە بێت کە کێ دەسەڵاتدار بێ ئایا کاتێک کە حیزبی کۆمۆنیست دەسەڵاتەگرێ ئەم دەسەڵاتە و ئەم حیزبە تەحویلە بێت بە حیزبی سەرجەم چینی کرێکار و لێرەوەیە کە ئەڵێن چینی کرێکار ئەچێتە دەسەڵاتەوە و لێرەوەیە کاڵین چینی کرێکار کۆمەلگا بە دەسەواگرێ و ئاڵوگۆڕێکی جدی بەدەسێنێ یان ئەوەیە کە تۆ مۆدلێک دروستەکەی لەسەرەوەی کە حیزبێک ئەچێت جێگای حیزبێکی تری دەسەڵاتدارە کرێت و جا حیزبە بۆژوازیە لە دەسەڵات دەرکردووە ئەم جارە حیزبێکی کرێکاریە چێ خۆی ئۆرگانەکانی ئەم دەسەڵاتە دانێ خۆی دەوڵەتەکەی خۆی وەزارەتەکانی خۆی کاروبارەکانی بەڕێوە بێ لێرەیە کە کێشە لە بینی دەسەڵات بۆ شوراکان ئەو شیعارەی کە پێشتر شۆڕشی ئۆکتۆبەر هەڵی گرت و بەمە هاتە دەسەڵاتەوە لەگەڵ کێشە لە سەرەوەی کە دیکتاتۆریەتی حیزب لەما دروستە بێت ببوورە من لێرە یەک ناوبڕی بچووکم بۆ تەڕحکردنی پرسیارێک سەبارەت بە کتێبی دەوڵەت و شۆڕش لینی لە کتێبی دەوڵەت و شۆڕشا زۆر ڕۆشن باسیەوە کە دیکتاتۆریەتی پرۆلیتاریانی ینی قسە لەسەر حاکمیت بێت لەسەر دەسەڵاتدارێتی بێ دەسەڵاتدارێتی پرۆلیتاریا لە ڕێگەی شورا چەکدارەکانی خۆیانەوە هەڵوەشانەوەی دام و دەستگاکانی دەوڵەت هەتا لە دژی بیرۆکراتیت قساکە لە دژی جێشی محتەریف قساکە لە دژی پۆلیس و سجن و ئەوانە قساکە و باسێکەکە سەبارەت بە ئیرۆوانە کە زۆر کەس دواتریش هەتا ئەنارکیستەکان کەی خوێندنەوە ئەوانە من هەفتەی ڕابردوو بەڵێ هاوڕێ زایر لەگەڵاوەوە باسێکەکەم کتێبە لینین پێش شۆشەکە نووسێتی دوای شۆشەکە لێ پەشیمان بتۆ یعنی بە ئەندازەیەک لەویا قساکاتەوەوانە کە لەگەڵ ئەنارکیستەکە دویکی جا ناکەیتەوە ئەمە چۆن تێکەڵەکەی لەگەڵ ئەمۆدیلەیە کە باسێکێک کە دیکتاتۆریەتی حیزب والین نەزەری وابۆ یا مەبەستی وابۆ بیکە ببوورە وەکو باسم کرد کە تێڕوانینی لینین بۆ حیزبی حیزب هەمان تێڕوانینە کە بۆ نمونە حیزبێکی بۆرژوازی هەیەی بۆ نمونە تۆ حیزبت هەیە بڵێن چینەکانت هەیە ئەم چینانە تەقسیم بوون بەسەر حیزبەکانیش تەقسیم بوون بەسەر مەجموعە سەرکردەی جێگیرە ئەبا قسەی لینین خۆیەتی کە لە کتێبی نەخۆشی چەبڕەوی مناڵانە لە کۆمونیزم ئەڵێ کە هەموو کەسێ دەزانێت کە جەماوەردا بەشە بێ بەسەر چینەکانە و چینەکان بە شێوەیەکی ئاسایی لە زۆربەی کاتەکانە لە لانیکەم لە وڵاتە مۆدێرنە هاوچەرخانەکانە حیزبەکان پێشڕەویانەکەن حیزبەکانیش تقریبەن گروپێکی جێگیر لە کەسانی زۆر ناسرا و بە نفوزەیە بنە پێشەوە بۆیە ئەمە ناکرێت دیکتاتۆریەتی حیزب و دیکتاتۆریەتی چینەکە بڵێ ناکۆکی هەیە لەگەڵ یەکترەوەوانە ئەمە ئەم تەسویرە لەکوێوە هاتووە من لە بەشێکی زۆر لە کتێبەکە زۆر لەسەر ئەمە پێداگرم کە تەسویرێکە ئێمە کۆمونیستەکان لەسەر حیزب هەمان بووە هەمان تەسویرێکە کە بۆژوازی لەسەر حیزب هەیەی و ئێمە لەوانەوە وەرمان گرتووە و لە بەلشەفیکەکانیش هەمان ئۆلگوی کاڵێم سەرمایهداری دەوڵەتیان هەیە هەمان نموزەجی سیاسی سەرمایهداری دەوڵەتیان هەیە سۆشیالیزمی دەوڵەتیان هەیە ئەم نموزەجەیە لە حیزب لە کاتێکا کە ئێمە لە حیزب واتی یەگەن کە ئەمە بریتە لە کۆکردنەوەی سەرجەم توانای چینەکە بۆی کە ئەم چینە بتوانێت بە هەموو جیاوازیە کانیەوە بتوانێت بیباتە پێشەوە لە کاتێکە لە لای بۆرژوازی ئەم مەسلەیەوان نییە بۆ نمونە بۆرژوازی چینێکە لە ناو خۆیان کێشمەکێشی هەیە لە ناو خۆیان لەسەر کەڵەکەی سەرمایە دیارریەکە کە کام توێژای باتەوە کام توێژا چێتە پێشەوە لەم ململانە بەردەوامایە لە کاتێکە حیزبی کرێکاری بە پێچەوانەوە لەسەرەوە دروست نابێکە مەجموعەیەک ئەحزابی جێگیری هەیە و مەجموعە سەرکردایەتی جێگیری هەیە بەڵکو لە پرۆسەی ئەوایە کە هەرچی ناکۆکیەکانی یاسایە کە زاڵە بەسەر ئەم حیزباوەیە کە ناکۆکیەکانی ناو ئەم چینە کۆتایی پێێنێ ئەم تەقسیم بوونە بەسەر ئەحزابی جۆرا جۆر و بەسەر کەسایەتی جۆرا جۆر و بەسەر مەجموعەیەک تقریبەن وەچی جۆرا سابتە ئەمە کۆتایی پێێنێ ینی پرۆسەکە پرۆسەی دروستکردنی حیزبێکی کرێکاری و دەسەڵات
گرتنی و گەشەکردنی لە ناو دەسەڵاتە کە چۆن ئەم حیزبەش وەکو چۆن دەوڵەت هەڵەوەشێنێتەوە ئەم حیزبەش هەڵوەشێنێتەوە چۆن کە دەستگای سیاسی ناهێڵێ ئەم حیزبەش کۆتایی پێێنێ لەم پرۆسەیە بۆمان دەرەکەوێت لە گرتنی دەسەڵاتی بەڵشەویەکانە لە رووسیا مۆدێلەکەی لینین کە یەتە ئاراوە فعلەن ئەم نوعە لە دیکتاتۆریەتی حیزبەکەیەنەیە کە بەسەر کولی چینەکە حاکمە و ئەو دیارەکە کە ئەم چینەچیەکە دواتر لە ناو ئەم حیزبەشە مەجموعەیەکە هێنێکە کۆمیتە ناوەندی ئەم حیزبەکە ئەبێ ئەمانە دەسەڵاتدار بن چووکەمانە ناسراون دواتریش لە ناو ئەمانە کەسێک ئەبێ بە نوخبە کە دواتر وەکو ستالینی لێ دەرکەوت و ئەم نموزەجە پیادەکرا لە کاتێکە سەیرەکەین ئەمە لە پرۆسەیەکە ڕوویاوە ئەمە شەو ڕۆژێ ڕووی نەیاوە لینین پێش شۆڕش ئەڵێ ئێمە بۆ ئەوی کە دەسەڵات بەدەست بگەین زەمانەتەکانمان کۆمیتەی کارگەکانە شوراکانە ئەو هێزە چەگارانەیە کە هەمانە بە سەیری کە کاتێک ئاگەینە ناو دەسەڵات چی لێ لە ناو دەسەڵاتە ئەم ئالوگۆڕی بەسەرایە بۆ لینین حیزب ڕۆحی دەوڵەت نییە وەکو گرامشێ ئێڵێت و تۆشتە ئیدەکەی بۆ لینین ناوان نییە حیزب ڕۆحی دەوڵەت نییە حیزب وەسیلەیەکی کارگەرەوە بۆ ڕووخاندن یا بۆ ڕابەرایەتیکردنی شۆڕشێک کە دەسەڵاتی چینی سەرمایەدار ئەڕووخێنێ بۆ لینین ئەمەیە بۆ لینینەوەی کاڵێ ئەمە جێگرەوەی چینی کرێکارە چونکە بۆیە ئەڵێ دیکتاتۆری حیزب دیکتاتۆری چینەکە هیچ فەرقێکی نییە کێشەی لەگەڵ سپارتاکیستەکان هەیە کێشەی لەگەڵ ڕۆزا لوکسمبۆرگ هەیە لەگەڵ ئەمە و پێشتریش ئەم نەقدە لە بەلشەویەکان ئەگیرا کە ترۆتسکی و ڕۆزا لوکسمبۆرگ لە لێرا باسی یەک شت بکەم باسی ئەم تەحویلە بکەم ئێمە وتمان کە بنەماکان لە کاتێکە هاتنە پێشەوە لە ئەنتەرناسیۆناڵە ئەوە بووکە بە شێوەیەک بتوانێت کولی ئەم چینە باس کاتێک چێتە مەیدانی پراتیکەوە ئاڵوگۆڕی بەسەرایە ئەو ئەفکارانەی کە لینین هەیەی لەسەر دەوڵەت ئەفکارێکی دروستە لە مارکس و ئەنگلسەوە ناوی تحلیلی کردو لێتیاوەوە ئەم ئەفکارانە لە ناو شۆڕشی ئۆکتۆبەرە بە عملی جێبەجێ نابێت بە نمونونەکانی بۆ باسکە ئێمە باسی ئەومان کرد کە یەکەم شت کە دەسەڵات بەدەستەواگرین ئەم حیزباکەین بە حیزبی هەموو چینی کرێکار ئەم حیزبە ئەتوانێت هەموو چینی کرێکار بەشداری کا لە دەسەڵاتە و ئەمە لە بەرنامەی حتا بەلشەویەکانە لە 1970 هەیە کاڵێ دەسەڵاتی ئابووری لە ئەساسە ئەبێ لە ناو کارگەکانە لە ڕێگەی ئەو یەکە ئابوووریانەوە بێ کە خۆیان بەرهەمێنان بەڕێوابن لە 1970 بێ بە شەڕی گەورە لەسەر ئەمە لە کۆنگرەیە لە دواتر فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنی کرێکاری و ناوەندی دیموکراسی لەسەر ئەمانە دەرەکرێن لە حیزب کە بە پێچەوانەوە سیاسەتی نیبیێتە پێشەوە و ئەم جۆرە لە دەسەڵاتێتە پێشەوە کە ئیتر لە ناو خودی حیزبی بەلشەویکە ڕێگ نەک لە ناو چینی کرێکار هەموویە لە ناو خودی حیزبی بەلشەویکە ڕێگە نایرێکە فراکسیۆن هەبێ وام فراکسیۆنانە مەمنوع ئەکرێ و لە ناو شوراکانە لە 1970 پێش 1970 بەلشەویکەکان ئەقەلیەت بوون لەبەرەوەی کە پرۆسەیەکی شۆڕژگەڕانەیە و بەلشەویکەکان لەگەڵم پرۆسەیە ڕۆن شوراکان نابەرەبەرە بەلشەویکەکان ئەچنە سەرەوە لە 1970 کە دەسەڵاتە گیرێ هێشتا بەلشەویکەکان ئەکسەریەتێکی زۆر کەمیان هەیە لە ناو شوراکانە بەڵام لە ڕاستی 1970 بەرەو سەرەوە هیچ ئەحزابێک نامێنێ لە رووسیایە سۆسیال شۆڕژگەرەکان کە لە ناو بزوتنەوەی کرێکاریا بوون منشەویکەکان کە لە ناو بزوتنەوەی کرێکاریا بوون ئەمانە مەمنوع ئەکرێ و دەسەڵاتی شوراکان یەکسانە بێتەوە بە دەسەڵاتی حیزبی بەلشەویک ئەو کاتە نوێنەری شورا حیزبی بەلشەویک دیاریەکە و لەنا یعنی دەسەڵات شورایەک نامێنێ لە ئارا بۆ تۆ لە دوایی پرۆسەکە وەکو ترۆتسکی باسیەکە شوراکانی تر بوون بەو شتەی کە ساڵی جارێک کۆ بوونەوە و حیزب بڕێنامەکانی بۆ حازرەکردن دەستیان بەرز دەکردەوە و تەسویبیانە کرد ئیشێکی نامێنێ بۆیە شورا تقریبون بوو بۆ پەرلەمانەی کە ئێمە ئەیبینی کە مەجموعەت تۆ هەڵەبژێری ئەیبێتە ئەوێدانی بەڵام هیچ دەسەڵاتێکی نییەوەی ئاڵوگۆڕێک ناتوانێت بکە ئەم پرۆسەیە کە ئەم مۆدێلە سیاسی حیزب بەلشەوی هێنای کە بۆیە قسەکە لەسەر مۆدێلی سیاسەکەیە نەک لەسەر
ناڕۆشنێ لە ئابوووریە یان مجموعەیە لادانی بیرروکراتی لە نازان فلان و فیسارە خودی ئەم مۆدێلە دەسەڵات لە ڕێگەی حیزبێکەوە کۆمەلگای ئایندە لە ڕێگەی حیزبێکەوە ئەچەرخێنێ هەموو ئابووری و هەموو یەکە ئابوووریەکان لەلایەن حیزبەوە ئەچەرخێنێ و ئەمە وای لەکە کە لەگەڵ نیپا زۆر یەکگرتووە بێتەوەی نیپ تەواوکاری ئەم مۆدێلەیە نەک ئەوەی کە نیپ ئەم مۆدێلی حیزبی بەرشەوی گۆڕێنە تەواوکاری یەکترن لەبەرەوەی لە نیپا ئاڵگۆڕە ئابوووریەکان دروستە بێت لەبەرەوەی دەوڵەتەکە بەڕسمی ڕایگەێنێ لە 1920ەکە ئەوەی کە مەسوولکە دەڵێ ئەمانە ناڕۆشنی ئابووریان هەبوو ناڕۆشنی ئابووریان نەبووە نەخشەیەکی زۆر ئابووری ڕۆشن لە 1970 لینین فەرحیەکە لە 1920 کۆنگرێت پەسەندیەکە و لەوێ نیب سەرمایه‌داری دەوڵەتی بە ڕسمی ئەبێ بە سیستمی زاڵ و لەوێ حیزب بێ بە ماڵ ملکیەتی دەوڵاتەکە ئەبێ بە مڵکی حیزبەکە و لەوێ کە سندیکاکان لە دەسەڵات دەخرێن لە ناو کارگەکانە بەڵکەوەی کە دەسەڵاتی بێ یەک مدیرە یەک مدیر کارگەکە بۆ بەڕێوە یەک مدیر قرارەیە و ئەوەی بەڕێوەیە بە و ئەوەی بڕیاری ئابوووریەکایەت شوراکانی کرێکاران و کۆمیتەی کارگەکان وەمانە نین هیچی بەڵکو وەزیرە و لە وەزیرەکانیش مەکتەبی سیاسیە ئەمە ئەم مۆدێلە ئابووری و سیاسیە کە ئێمە پێڵین سۆشیالیزمی دەوڵەتی و ئەمەیە کە ئەگاتە ئەوەی کە لە پەیوەندیەکانی ئەم حیزبە لەگەڵ چینی کرێکارە لێرەوە جیابێتەوە لێرەوەی حیزبی بەلشەویکە بێت بە نخبەیەک لە ناو چینی کرێکار کە باقی چینەکە خەتە لاوە لە شوراکان خاتە لاوە سندیکاکانیان نایڵێ دەسەڵاتیان هەبێ قانونی کار ئەودانێ کرێ ئەودانێ یعنی دەوڵەت دایانێ هەموو ئەم شتانە ئەڵێت کرێکارە بێ بڕوا لەگەڵ لە ڕێگەی سندیکاکەوە لە دژی ئەم دەوڵەتە شەرکە چۆن ئەکرێت حیزبێک دەسەڵاتی بەدەسەوە بێ بڵێنەوە دەوڵەتی کرێکاریە بەڵام کرێکار بڕوا لە دژی ئەم دەوڵەتە خۆی شەرکا بەڵام مافی مانگرتن نییە بڕیاری ئابووری لە دەستوان نییە هیچ شورایەت نییە کە بتوانێت ئەم بڕیارانە بە حیزبێک دەتوانێت ئەم کۆنتترۆلی ئەوانە بکە و ڕەچەتەیەکت بۆێنێ ئەڵێ ئەمە من سۆشیالیزم ئاوا بۆ دروستەکەم دەسەڵاتە داوا دروستە ئەمە پێچەوانەی هەموو ئەو شتانەیە کە ئێماڵین سۆشیالیزم بریتە لە پراتیکی چینێک کە تۆ دەسەڵاتت کرد ئەم چینە ئەبێت بەرەبەرە خۆی ئامادەکا بۆی کە جێگەی ئۆرگانە دەوڵەتەکان و دەسەڵاتە دەوڵەتەکان بگۆڕێ بە فرسەدێک بە من بدە فرسەدێک بە من بدە لێرە تعقیبێک بدەم و دواتر ئەم بەشە بە قسەکانی تۆ کۆتایی پێدێنین دیارە من و تۆ ناتوانین لێرە جەدەل لەسەرەوە بکەین بالمناسبە ئاگادارت کەمەوە کە نازانم بەهۆی هەڵێشی تەکنیکیەوە لە لای تۆ دەنگەکەت کز بوو ئاسۆ ئەگەر بزانە سەبەبەکەی چیە دەنگەکەت کز بوو لە پڕێک ئازایی زۆر دابەزی دەنگەکەت نازانم سەبەبەکەی چیە لە لای تۆ خۆتەوە بەهەرحاڵ من دیارە من و تۆ لێرە جەدەل لەسەرەوە ناکەین کە سۆشیالیزم لە رووسیا دامەزراوە بۆەوەی کە باسێکی لە وەقایعانەیە من ڕاستە قسە لەسەرەوەیە دەلیلەکەی چییە ینی هۆکاری چییە هەندێک گوتوانە بیرروکراتێت کە دروست بووە لە ناو حیزبی بەشەفیا وەکو مەسەن ترۆتسکی کە واڵێت و ئەوانە بەڵام ئەم بیرروکراتێتە قابلی نەخۆش وەکو نەخۆشیە کە چارەسەرێکین لایە بینەوەوانە تۆنی کری بەڵێ نەکرد سەرمایه‌داری دەوڵەتی دروست بووە وەڵام دووبارە بیرروکراتێتەکە بوو بە هۆکاری مەسوول حکمت تەسویری وایە کە ئەمە بەرنامەیەشی ئابووری و اقتصادی جا ئەوەش بڵین کە مەسوول حکمت منسیفانە قسەکەی لەسەرەوە نییە لەو لەحزەیە کە مباحەساتەکان هاتە پێشەوە لینیزم نوێنەرایەتی نەکرا بە تەنها قسە لەسەر زەمینەکانی ئەم نەبوونی نوێنەرایەتیا کرێ واچێتە سەر ئەوەش کە تەسویری بەشەفیەکان بۆ سۆشیالیزم هەمان تەسویری سۆشیال دیموکراسی و سەرمایه‌داری دەوڵەتی بووە کە لە ئومەمیەتی دووەمە برەوی پیا کردووە و بە طول و تەفسیل لەسەر مەسایلانە قسە کراوە یعنی باسەکە لەسەرەوە نییە لەحزەیەشی دیاریکراوی معەنە نازانن اقتصاد چی لێ بکەن ئیتر هەموو شتێکە ڕوخێنا زەمینەی هەیە پاشخانی هەیە ئەمە بەڵام باسەکەیەتە سەر ئەوەی کە تۆ تەرحیەکەی لێرەیە قسە لەسەرەوەی گە بەلشەفیەکان ئەم وەزعیەتیان حیزبیان بە جۆرێک دروست کرده بوو کە ئەم حیزبە حتمما ئاوای لێ هات ئەبوو بە دیکتاتۆر من پێم وایە ئەم تەسویرێکی جۆرێک بڵێم زۆر شامیل نییە لەسەرەوەی کە بەشەفەکان چی بوون زۆرێک هەر قسە لەسەرەوەکەن ئەڵێ لینین لە کاتی 1930ەوە لە کاتی جیابوونەوەی لەگەڵ منشەفیەکانە تەسویر لەسەر حیزب ئاوا بووە
ینی بەشێک لەم قسانەی کە تۆ کردت کە ترۆسکی و توێتی ترۆسکی تقریبان سەدای قسەکانی مەشەفەکان بوو لەو سەردەمەیە کە لە ڕەخنەی لە لینی نەگەر سەبارەت بە تەحەزب بۆمانە خلافاتی بینی مەشەفەکان و بەرشەفەکان هەموو ئەوانەی کە متابعی تاریخەکە نەزان لەسەر بەندێکی ئەساسنامە بوو کە بەرشەفەکان یان کەسێک بێ بە ئەندامی حیزب ئەبێ لەژێر چاودێری یەکێک لە کۆمیتەکانی حیزب و ئۆرگانەکانی حیزب کار بکە مەشەفەکان یان دوان نیە هەر کەسێک دەتوانێت ئەندامی حیزب بێ لە پێشا شەڕیان لەسەر ئابوو نەبوو ئابوونەکەیان قبول کرد مەشەفەکان دوایی هاتە سەر مۆزوعیان قبول نەکەوتیان نەخێت ئۆرگانەکان نییە و کەس ناوێ ئیشرافی کاتەوەوانە و کەسەکە خۆی ئەدعاکە ئەندامە بێ بە ئەندامی حیزب ینی لین کە ئەڵێ هەر کەسێک هەر خوێنکارێکی ناڕازی و هەر کرێکارێک پشێمان بگرێتەوەوانەیە سەر خێرا بێ بە ئەندامی حیزب ئەڵێ حیزب ئەوە نییە بەشێک ئەساسەکانی بیروکراتێتی ناو بەرشەفی بوو ئەمە ئەژێڕنەوە بەڵام حەقیقەت ئەوەیە بەرشەفەکان لە ڕۆژی شۆڕشی شوباتە دیاردەیەکەیە کە هەفتەی ڕابردوو کە ئەو کتێبەمان عەرز کرد لەگەڵ هاوڕێ زایرە بوکچین زۆر بە ڕۆشنی ئاماژە بە ماکە لە سەروبەندی هەڵگیرسانی شۆڕشی شوباتە نەک ئۆکتۆبەر ئەو ڕۆژەی کە لە 8 مارسە کە ژنان چوونە سەرجادەوە ئەمە بوو بە شۆڕشوانە ئەگەر کۆمیتەی کارخانەی ئێلکسۆن بزات شەریکەی ئێلکسۆن لەناو هینا لەناو پترۆگراتە ئەگەر کۆمیتەی کارخانەی ئێلکسۆن بە قسەی کۆمیتەی حیزبی پترۆگرادی بکردایە شتێک بە ناوی شۆڕشی 1970 شوباتی 1970 نەبوو یعنی بەرشەفەکان تەنزیماتێک و حیزبێکیان دروست کرده بوو کە ئەو ئیطاعی خوارەوە بۆ سەرەوە و خوارەوە هەموو بڕیارێکەدا و نازەن چێوانە من بە ئیغراقی ئەبینم بەدەر لەوەی کە لینین چی بیست و دروستی بکەوە ئەوانە چ منەظەمێکی محتەرفین سەورین دروست کردووە بەڵام ئەو حیزبە بەرشەفی کە دروست بوو و گەیشتە شۆڕشی ئۆکتۆبەر ئەو حیزبە نەبوو کە تەسویرمان هەیە لەسەری کە حیزبێکی بیروکراتی و سەرەوە بڕیارەدات و خوارەوە جێبەجێکە شتی وا وجودی نەبووە حیزبی بەرشەفی پڕ بوو لە تەیاراتی جۆر بەجۆر پڕ بوو لە خلافات و اختلافاتی جۆر بەجۆر لینین چەند جار داوای ئەوەی کرد بڕیارەکانی جێبەجێ بکرێت ناکرا خەریک بوو ئیستیقالە بە هەر لە کۆمیتە مەرکەزیە مۆزوعات نیسانی تەقدیم کرد تێبێ شۆڕش بکەین و ئەوانە بەسەر حکومەتی کلینسکی و حکومەتی موقەتا ببوورنە کلینسکی ڕەت کرایەوە وتیان شێتە وتیان ئەمە کابرا نازانێ سیاسەت چۆنی و چۆنەکری و ئەوانە ئەمانە هەموو وەقایعێک بوون لەناو حیزبی بەرشەفیە ئەوەی حیزبی بەرشەفیەوە بیروکراتی بۆ لینی هەرچێکی وتو هەموو بەخسیان کردو ئەمانە تەسویرێکە بۆ ژوازەکان و بەشێکیش لە کۆمونیستەکان پێکەوە ئەیڵێنەوە کۆمونیستەکان ئەڵێ نەبێ حیزبەکانمان ئاوا بێ لە بەروی خۆیان فعلا نایانوێ حیزبی ئاوا دروستکەن بۆ ژوازەکان ژیانوێ ئیدانە بکەن کاوی کە لە ئۆکتۆبەر ڕوویە کودەتای بەرشەفیەکان بوو من پێم وابێ ئەم جۆرە تەرحەی تۆ ئەچێتە پاڵ ئەو نەوع تەرحانە و ناتوانێت فاسیلە بگرێ لەم ڕەخنەیە کە لە ئەجیرێ لە بەرشەفیەکان بەرشەفیەکان لە پرۆسەیەکی واقعی و عەمەلیە ناتوانی ئیدامە بە بەرنامەکەی خۆیان بن و ئەمەی کە هات لە سەر ئاستانی شۆڕشی ئۆکتۆبەرە لە ڕووی اقتصادیەوە شکستیان هێنا مەسەلەیەک بوو کە پاشخانی و دواترە چی کرێن بچینەوە سەر ئەمە من لەمە زیاتر قسە ناکەم مایک بۆ تۆیە جوابی ئەم بەشە بەرەوە بووی کەوا بچینە سەر بەشی سێم سەبارەت بە کۆمونیزم لە دوای بەرشەفیەکان و کۆمونیزمی کارگەری لە ئێران و لە کوردستان و عێراق طبعا حیزبی بەرشەفی لەوێ تاقی ناکرێتەوە کە بوون منە لە فلانە ساڵا لینین پێش شۆڕش چی وتووە قسەکەمان هەمووی لەسەرەوەی کە بەلشەفیزم بیرروبۆچوونێکی هەبووە لەسەر مەسلەی دەسەڵات کە جیاواز بووە لە منشەفیەکان و من لە کتێبەکە باسم کردووە کە ئەمە درێژەی ئەو بۆچوونەی مارکس بووە کە بێت چینی کرێکار خۆی لە بۆژوازی جیا بکاتەوە و بتوانێت دەسەڵات بگرێت لەم بارەوە لە ئەوڵەوە باسمان کرد بەڵام ئەوەی مۆدێلی سیاسی بەلشەفی دەسەڵات چییە و ئەم حیزبەی کە ئەم مۆدێلە لە حیزب کە لە دەسەڵاتە دەرئەکەوێت چونکە بۆیە ئێماڵین ئەم مۆدێلەیە کە لە دەسەڵاتە بە گۆشت و ئێسقانەوە شتەکانی دەرەکەوێت ڕۆحەکە بێ بە دەوڵەت گەشاکە و لە بوارەوە نامێنێتەوە کە لە ناو خۆی بزوتنەوەی کرێکاریە چێکە بەڵکو لە ئاستی کۆمەلگایە مەجموعەیەک کارەکە و پراتیکەکە ئێمە باسەکانمان لەسەر ئەمانە هێناوە کە بۆ نمونە پەیوەندی ئەوەی کە دەسەڵات لە شوراکان سەرراوەتەوە حیزبێکی تەنیا کۆنتترۆلی تەواوی دەوڵەت و هەموو بوارەکانیەکە قسە لەسەر ئەوەی کە کۆنتترۆل کرێکاری بێیان
تاگمودیری بێ لە کۆمەلگایە لە ناو کارگەکانە قسە لەسەر ئەوەی کە دەور و نەخشی سندیکاکان چی بێ لە ناو ئەو کۆمەلگایە قسە لەسەرەوەی کە پەیوەندی ئەم حیزبە لەگەڵ چینی کرێکارە چییە لەگەڵ بەشەکانی تری چینی کرێکارە چییە منشەفیکەکانیان سۆسیال دیموکراتەکان ئەمانە لە ناو چینی کرێکار و زمانی کرێکاریە بوون کە کاتێک حتا شۆڕژ بووە لە ناو حیزبی بەلشەفیە مجموعەیەک لەمانەی کە چالاکی ناو بزوتنەوەی کرێکاری بوون و لە ناو حیزبی بەلشەویان ئێستا لە ناو حیزبی بەلشەفیکان لە 1970 یان لە 1920 کۆنگرەی دەیە لە ناو کۆنگرەی دەیە باشە بداوە ئەکرێت کە ئەمانە تەصفیەکرێن پاکسازی حیزب و دەلیلەکەی لینین ئەوەیە کە ئەمانە منشەفیک بوون بۆیە تەسیراتیان لەسەرەوەیە ئەمانە یۆ بە دیسپلینی کار نایەن کە بۆ نمونە لەو کاتە سەرمایەی سۆڤێت پێویستی بە خەڵەکەی سەرمایە بە کاری زیاترە بە بردنەسەرەوەی هێزی کاری بەرهەمێنی کرێکارە کە لەو فترەیە تقریبا لە رووسیا هێزی کاری کارگەر بەرەوسەرەوە ڕات لە 3/4 هێزی کارگەری بەریتانیە بێ لە ئاسی بەرهەمێنانە بەڵام لە باری مادیە لە باری واقعیە یەک لە سەرچی مافەکانی ئەوی هەیە یەک لە سەرچی ئەو خزمەت گوزاریانە هەیە کە لەوێ بەریەکە ئەم وەزعیەتە کە سەرمایه‌داری دەوڵەتی لەژێر دەستی حیزبی بەلشەویە ئەوێ ئیدارەیکە ئەم ئاڵوگۆڕانەی پێویستە کە لە حیزبی بەلشەفیشە فراکسیۆنەکانە بێ قەدەغە بکرێ لە حیزبی بەلشەویەکە ئەبێ سندیکاکان دەستکۆتا بکرێن لەوەی کە بڕیاربن لە ئابووری وڵاتە لە حیزبی بەلشەویەکە شوراکانە بێت بڕۆنە دواوە و دیکتاتۆریەتی حیزبی دابمەزرێ ئەمە سەرچاوەی گەشەکردنی بیرۆکراسی من پێم وتم ئەمە پرۆسەیەکە حیزبی بەلشەوی لە حیزبێکی کرێکاریەوەکە بە حیزبێکی بیرۆکراتی سەرمایه‌داری دەوڵەتی و ئەمەیەکە شکستە هێنێ بەوەی کە شۆڕژ بکرێ بەسەر دام و دەستگای سیاسیە ئەمەیەکە تۆ لە باتیەوەی ببینیت کاتێکە دەسەڵات دەگری وەکو مارکس تەسەوریە کرد وەکو ئەنگلز تەسەوریە کرد دەوڵەت فقط ئیشەکەیەوەی بێکە متعاتی لەدە سەرمایه‌دارەکە بسەنێت و تەسلیمی کۆمەلگەیکە بەڵام ئێمە بینین دەوڵەت گەشەکە سوپای پیشەیی گەشەکە بیرۆکراتیزم گەشەکە هەمووانە بەڵگەیەکە لینین خۆی ناوێتەوە لەسەر حیزبی بەلشەوی بۆیە ئەمانە لە دەوری لینینا ڕوویاوە ناکرێتەوە تەسویری ئەم مۆدێلە سیاسی و ئابووریە بکەی لە دەورانی بەلشەوی و لە دەورانی لینا کە دروست بووە دواتر بڵێ وەڵا لەبەرەوەی لینینیزم نوێنەرایەتی نەکراوە بۆیە لە دەورەی دوای لینینا ئەم شتە نەبووە نا لە دەورەی لینینا شکستەکان یەتە پێشەوە ئەمە تەجروبەیەکە چۆن لە سۆسیال دیموکراتیا باسمان کرد تەسویری ئەوان بۆ ئەوەی کە لە ڕێگەی پەرلەمان و دەوڵەتێکی بۆرژوازی و دەوڵەتە گۆڕی و سۆسیالیزم دامەزرێنی لێرەش ڕوبەڕووی هەمان تەسویرین کە تۆ حیزبێک کە کەمینەیە دەسەڵات بە دەسەواگرێ سۆسیالیزمێک دامەزرێنێ و باقی چینەکە خاتە لاوە ئاڵوگۆڕ لە بینی پەیوەندی چینی کرێکار لەگەڵ حیزبی بەلشەویکە لە ناو دەسەڵاتە ئەم بەلشەفیزمە کۆتایی پێێنێ ئەم شۆڕژگەڕێتە کۆتایی پێێنێ ئەم پەیوەندی ئەفچڕێ و ئەم پەیوەندیە کە پچڕاوە کابێ بە دیکتاتۆریەتی حیزبێ بێت بە مۆدێری سەرمایه‌داری دەوڵەتیە بۆ هەموو سەدەی 20 ئێمای بینین کە ئەم نموزەجە دیسانەوە تکرارە بێتەوە من ناچارم بەت بڕم ئاسۆ ئەگەر شتێکت ماوە لەم فەقەریابی هێڵەرەوە بۆ دواتر لەوانەیە لە پرسیار و کۆمنتەکانی وازیزانە کە بەشدارن لەگەڵمان وەڵامیان بدەیتەوە ناچارین ئێستا پاسێک وەربگرین بڵێن ناوبڕێکی کورد وەربگرین تاکو هەم بینەرانمان تۆزێک ئیسراحەتکەن هەم تۆ خۆشت تۆزە حەسەیتەوە ئەو کێشەی دەنگمەشت بەڵکم لەو فرسەتەیە بتوانین چارەسەرکەی ئازیزان و خۆشەویستانەوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلی مەمە گفتوگۆیەکە سەبارەت بە کتێبێکە ئاسۆ کەمال نووسیوێتی بە ناوی کۆمونیزمی نوێ لەم کتێبەیە سەبارەت بە باسی حیزبیەت و کێشە و گرفتی حیزبیەت قسە و باسمان هەیە و ئەم مەسائلانە کە ئەو لە کتێبەکەیە باسی کردووە بەرنامەیەکمان لەسەر کردومە بەرنامەی دووەم و کۆتاییەتی هەوڵە دەین کە ئەوەنەی کە فرسەتی بەرنامەکانمان هەیە بچینە سەریان و گفتوگویان سەبارەت بکەین ئازیزان بۆ ئەوەی کەناڵەکەمان پێشتر بکەوێت بۆی کەناڵەکەمان بوارێکی زۆرتری هەبێ بە بینەرانی بگا بۆی کە برەو پیا بکەین لە ڕووی کاتەوە لە ڕووی کەیفێتی بەرنامەکانمانەوە گەشە بکەینوانە پێویستمان بە کۆمەکی ئێوەیە سەرەتایترین کۆمەکی ژەوەیە لە ڕێگەی یوتیوبەوە سەیری بەرنامەکانمان کەن هەوڵ بن
دۆستان و ئازیزانتان یاخود کەسانێکیان ناسن بانگێش بکەن بۆی کە لە کەناڵی یوتیوبەکەمانە سەبسکرایب بکەن و هەروەها زەنگەکە لێ بدەن بۆی کەوا ئاپدێت و شتەکانیان پێ بگا. پاش ناوبڕێکی کورد دێینەوە لاتان و درێژە بەم باسەمانە دەین کە ئومێدەوارم بتوانین باری سەرنجی خۆمان بۆی وەڕۆشن بکەینەوە و جێگای پەسەند و جێگای سوود وەرگرتنیەوەی ئازیز بێت. پاش ناوبڕێکی کەم یەینەوە لاتان. شادیە ئەمڕۆ سەیری شەقام ڕۆژاوە دیکتاتۆر کەوتو نەخۆ ئیتر ناهێڵین زۆرداران دەریاکان پڕکەن لە ژارمانی سفرامان بڕفێنن بزە و ئاواز بەن لەدار ناهێڵین چیتر سەرمایە ئێسکی دنیا بکرۆژێ تێکاران ڕەنجەڕۆ بندارە گەنجان بنهۆشێ هەڵداکەنین ڕیشەی ستەم نەگرش بۆشەی دنیاوە بژی خەبات بۆ یەکسانی لە شیری تا ڕۆژاوە یەکسانی ژنان و پیاوان هاڵای سووری نەجاتە پیاسالاری و کۆن پەرستی دەستێناوە خەباتە هەر لە سنە و هەواڕگەی هەتا بەیروت و تاران لە بەغدا تا سانتیاگۆ لە ماڵین زۆرداران لە ئاسمانە خۆر هەڵ دەکەن یەکسانی دێنی لەماڵ ئازادی کۆچە و سەما بەرەو ئێمە دەگرن باو کاتی ڕاپەڕینە مژدەی شادیە ئەمڕۆ سەیری شەقام ڕۆژاوە دیکتاتۆر کەوتو نەخۆ ئیتر ناهێڵین زۆرداران دەریاکان پڕکەن لە ژارمانی سفرامان بڕفێنن بزە و ئاواز بەن لەدار ناهێڵین چیتر سەرمایە ئێسکی دنیا بکرۆژێ تێکاران ڕەنجەڕۆ بندارە گەنجان بنهۆشێ هەڵداکەنین ڕیشەی ستەم لە گشت گۆشەی دنیاوە بژی خەبات بۆ یەکسانی لە شیری تا ڕۆژاوە یەکسانی ژنان و پیاوان هاڵای سووری نەجاتە پیاسالاری و کۆن پەرستی دەستێناوە خەباتە هەر لە سنە و هەواڕگەی هەتا بەیروت و تاران لە بەغدا تا سانتیاگۆ لە ماڵین زۆرداران لە ئاسمانە خۆر هەڵ دەکەن یەکسانی دێنی لەماڵ ئازادی کۆچە و سەما بەرەو ئێمە دەگرن باڵ ئازیزان و خۆشەویستان ئێوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلیم لە درێژەی بەشی دووەمی بەرنامەکەمان سەبارەت بە کتێبی کۆمونیزمی نوێ لە نووسینی ئاسۆ کەمال دێنەوە خزمەت ئێوەی ئازیز بۆ درێژەدان بە گفتوگۆکەمان لەگەڵ ئاسۆیە. ئاسۆ لە ستودیۆی وەنیا ئەم کاتە باش ئاسۆ دووبارە دەنگت نییە دەنگت نییە ئاسۆ من دەنگی تۆ نابیستم ئێستا گوێ لێمە بەڵێ ئێستا زۆر باشە زۆر چاکە. ئاسۆ لە درێژەی ئەم باسانەیە بەشێکی گەورەی کتێبەکەت یعنی ئەتا بە ئەندازەیەک ئەڵێم بەقەت بەلشەفیەکان و بەقەت هەموو ئەو تاریخەی کۆنی سەدەی 19 و مارکس و ئەنگلس و ئەوانە تەرخان کردووە بۆ چەپی دوای شۆڕشی چەپی دوای سۆڤێت
و بە تایبەتیش مشخص کردوەوە بە کۆمونیزمی کارگەریەوە. ئەزانم کە تەجروبەیەکی شخصی و حیاتێک و تقریبان 4 لە تەمەنی خۆت لەگەڵ ئەو جوڵانەوە بردۆتە سەر دیارە حەقداری بۆی کە بایەخی پێ بدەیت. بەڵام بۆ بەڕاستی بۆ خوێنەرێک کە بە شوێن ئەوەیە دەرس و تەجروبە لە مێژووی ڕابردوو ئێمە وەربگرێ لەگەڵ هەموو تەقدیرمانە دیارە خۆشم وەکو تۆ بەشێکم لەو مێژووە و شانازی بە هەموو شتەکانیەوەکەم بەڕاستی ئەزانم زۆر لەوانەیە هەنێک جوانی بوو لایەنەوە جێگای ئینتیقاد و ڕەخنەوێ بەڵام بەش بە حاڵی خۆم من شانازی بەوەکەم کە لەو جەبهەیە بووم ژیانمان بووە ئەو دیارە. بەڵام بۆ کەسێکە لە کوردستانە ئەمڕۆ بێ لە کۆمونیزم شارەزار لە کۆمونیزم تێبگا کێشە و معزلی حیزبێت بێنێتەوە ئەوانە بە نەزەرم تەجروبەی کۆمونیزمی کارگەری نەک بەوەی کوردستان و هەتا بەوەی ئێرانیش و تەجروبەیەکی هێندە دەوڵەمەند و گەورە نییە. یعنی ئێمە ناتوانین بە تحلیلکردن و لێکدانەوە لەم ئەزمون و لەم تەجروبەیە ئێمە بە دەرسین بگەین و مەجموعەیەک ئەحکامی شت سەبارەت بە کۆمونیزمی کارگەری باس کردووە کە لە چوارچێوەی ئەو مۆدێلی کە خۆت بۆ خۆت وەکو مۆدێلی کۆمونیستی پێشکەشیەکەی کە حیزب ڕۆحی دەوڵەتە پێت وایە کە کۆمونیزمی کارگەری وەکو فرقەیەک و ئەوانە لە دەرهاویشتەی ئەم تەجروبە و ئەزمونەی سۆڤێتە وەکو فرقەیەک بەنیازی ئەوە بووە کە بە جۆرێک دەسەڵاتدار بێەوە ئەو سۆشیالیزم بیناکاتوەمانە. لەگەڵ تا موافقم کە لە فترێک لە فترەکانی ژیانی ئەم جوڵانەوەیە ئەمە یەکێک بۆ لە دروشمەکان باسی مۆزوعی حیزب و کۆمەلگا و ئەوانە مەواضعەکەن بەم ئیتیجاهەیە. بەڵام هەمیشە کۆمونیزمی کارگەری وای نەوتووە، هەمیشە کۆمونیزمی کرێکاری نە لە کوردستان و لە ئێرانیشان نەیوتووە کە حیزب بەچێ دەسەڵات دەکرێ دوایی ئەچێ شوراکان دروست دەکات و شوراکان ئەو وەختە شوراکان ئێمە پێچی دێنینەوە ناتا کێشەیەکی گەورە لە ناو حیزبی کۆمونیستی کارگەری ئێرانە بەر لە ئینشقاقەکەیان و تەقینەوەی ئەو مۆزوع لەسەر مەسەلەی لیدەرەوەوانە باسەکە لەسەرەوە بوو کە تیارێکیان ئەیود ئەبێ هەر ئەمڕۆ دەست بەرین شوراکان دروستکەن تیارێکی تریوت بە وەختی شوراکان نییە حیزب بە قووتکەین دوای خۆمانەچین دەسەڵات دەگرین و شورا دروست دەکەین و سۆشیالیزم بیناکەین. ئەم بابەتانە نیقاشاتانە ڕاستە بەڵام بەگشتی پێڕوانینی کۆمونیزمی کارگەری بۆ شۆشی سۆشیالیستی ئەوە نییە حیزب ئەڕوا دەسەڵات دەگرێت و حیزب بە خاوەنی هەموو شتێک. لە چەند جێگای باسیەوە کراوە کە حکوومەتی کارگەری حکوومەتێکی ئایدۆلۆژی نییە و ئایدۆلۆژیای نییە، ئایدۆلۆژیای ڕسمیمان نیە لە حکوومەتی کارگەری. لە چەند جێگا باسیەوە کراوە کە شورا کارگەریەکان شوراکانی جەما و شورا کارگەریەکان ئەبن بە خاوەنی کۆمەلگا ئەوان ممارەسەی سوڵتە و ممارەسەی دەسەڵاتەکەن. ئێستا مەسەلەن حیزبی کۆمونیستی کارگەری کوردستان بەڕێک و ڕۆشنی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بەڕێک و ڕۆشنی ئەڵێ بڕۆ شوراکان دروستکەن ئۆرگانی دەسەڵاتدارێتی خۆتان دروستکەن ئۆرگانی بەڕێوەبردنی خۆتان دروستکەن. ئەمانە وەقایع ئەیکەن ینی من پێم وایە من تەسویرم وایە کە لەم بابەتەوە زۆرتر تۆ تێڕوانینی بە هەنێک هاوڕێ و انطباعێک لە سراعەتە داخلیەکانە کە وەرگرتووە ئەمانە ئەمە تعمیم کردووە و زۆر مەواضعی عملیە بەرحاڵ من ئەتوانم باسی ئەوە بکەم کە تۆ لەوانێت تەسویر لەسەر ئەساسی کۆمەڵێک تەجروبەی دیاریکراو بە شتێکی معەن گەیشتی. بەڵام ئەگەر تەقییمکردنی مۆزوعیانەی تەجروبەیەکی دیاریکراوە پێما بێت هەموو لایەنەکانی لە بەرچاو بگری و بازێک ئەحکام کە لەسەر کۆمونیزمی کرێکاری داوتە لەسەر کۆمونیزمی کارگەری و لەسەر حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستان داوتە من وا ئەزانم کە دوورە لەوەی کە حکمێکی مۆزوعی بێ زۆرتر هەستەکەی پاشخانی سراعاتێکی معەنی پێوە دیارە کە خۆت بەشێک بووی لی. ئەمە ئینتیباعی منە. طبعا ئەم بەشە لە دوای مەسەلەی ڕوخانی سۆڤێت یان لە دوای تەجروبەی سۆڤێتەوە بەشێکی باسی لەسەر ترۆتسکیزمە ینی ئەوش مەسەلەیەکە کە ئێستا زۆر لەو گروپانەی کە گروپە کۆمونیستەکان لە دنیا لەژێر تەسیراتی ئەم ڕەوەندایان ئەم بیر و بۆچوونانەی ترۆتسکیان وەلەو بارەوە قسە کراوە لەسەرەوەی کە مەحدودیاتەکان یان بەرتەسکیەکانی بیرکردنەوەی ترۆتسکی سەبارەت بەو تەجروبەیە چی بووە کە خۆی تیا بەشدار بووە و چۆن خۆی لەگەڵ لینینە لە پرۆسەی ئەم دیکتاتۆری حیزبی و مەسەلەی کۆنگرەی دە و تەسفیاتی فراکسیۆنەکان و
مەسایلەکانی کە باوەڕی بە مڵکایەتی دەوڵەت پێیوا بۆ مڵکایەتی سۆشیالیستیەوە نابێ یعنی گۆڕان لە سۆڤێتا بریتینیە لە شۆڕشی چینی کرێکار بریتە لە شۆڕشێکی سیاسی نەک شۆڕشێکی کۆمەڵایەتی ئەوانە ئەمانە مەسایلێکە کە ئەگەر حتمان ئەگەر فرسەت هەبوایان توانایەکی زیاتر هەبووە ئەمانتوانی لەسەر ئەم نموزەجە لە دنیای ئەم ڕۆژە لە گروپەکانە چۆن ئەمە ڕەنگایەتەوەوانە بێنینەوە بەس بە بۆنەی حکمی تەجروبەی خۆمان لەگەڵ کۆمونیزمی کرێکاریە زیاتر پێم خۆش بوو کە نمونەیەک بێنمەوە کە لە وردەکاریەکانی شارەزام و ئەمە گرنگیدانە بە تەجروبەی عملی خۆمان چونکە ئێمەین کە ئیدعاکەین کە مانەوێت کۆمونیزم سەرکەوێ مانەوێت چینی کرێکار ڕێک بخەین ئەمانەوێت ئەوانە بکەین ئەبێت لە تەجروبەکانی خۆمان بکۆڵینەوە بزانین کێشەکانی ئێستای خۆمان چییە چونکە کەسێکە لە کوردستانە لە ئێمە پرسێ ئەو نموزەجی کۆمونیزمی ئێوە چی بوو ئەو تەجروبانەی ئێوە چی بوو و کتێبەکەش لەسەر ئەمەیەکە ئەبێ ئێمە باز لەم تەجروبانە بکەین ڕاستە من لەوێ باسم کردووە کە ئەم تەجروبەی کۆمونیزمی کرێکاری وەکو تەجروبەی بەلشەویکەکان یان سۆشیال دیموکراتیەکان نییە کە زوتنەوەیەک بوون گەیشتونەتە دەسەڵات باسی ئابووری کۆمەلگا هەیە لەوێ باسی دەوڵەت هەیە باسی ئەمانە هەیە لە ئەوڵەوە باسم کردو کە باسەکە فقط مربوطە بە حیزب و ئەمە واقعیەتی ئێستای ئەم گروپانە ئەمانەوێ باسکەین بۆیە لەم بارەوە بۆ ئێمە گرنگەکە باسی تەجروبەی خۆمان باسی کێشەکانی ئێستای کۆمونیزم کە لەگەڵ چیا دەرگیرین ئێستا ئەم وەزعەتی کە ئێستا هەیە ئەمە واقعیەتی کۆمونیزمە کە لێکی بینەوە لە بەرەوەی کە کۆمونیزم لەم گروپانایە لەم شکڵە لە پەرشوو بڵاوبوون بەسەر مەجموعەیە گروپی ڕۆشنبیری کۆمونیستە کە دابراوە لە چینەکە و نیشاندانی ئەم واقعەتانە پێمانەڵێ کە ئەمانەوێت چ ئاڵگۆڕێک بکەین تەجروبە وەرگرتن لە 30 ساڵی ڕابردووی ئێمە کە کارمان تیا کردووە لەم بزوتنەوەیە لە خەبات لە دژی یەکێتی و پارتی لە دژی ناسیۆنالیزم و ئیسلامی سیاسی لە کوردستانە پێمانەڵێکان بێ چ ئاڵگۆڕێک لە ئەم دەستگای فکری و پراکتیکەی خۆمانە بکەین چ جۆرێک لە حیزبی تازە بێنینە ئاراوە کە ئەم شتانەی نەبێت کە لە 30 ساڵی ڕابردووە ئێمە لەم قاوغا هێشتۆتەوە و ئەمە بۆ کۆمونیزمی ئێرانی شەروایە ینی پێم وایە کە ئەو باسانەی کە کراوە لەسەر تەجروبەی شۆڕشی ئێران کە چۆن کۆمونیستەکان لەویان چینی کرێکار و گروپەکانی ئەبواە جوابی ئیسلامی سیاسیان لەوێ بایەتەوە ئەو شکستێکە ئێستا بەسەر کۆمونیزم لە ئێرانە هاتووە لەوێەوە هاتووە و لەو بیر و بۆچوونانەی کە ئەو کاتە کۆمونیستەکان هەیەن بووە لە سەر چۆنیەتی دروستکردنی حیزب چۆنێتی دروستکردنی هێزێکی کۆمەڵایەتی کۆمونیستی و ڕێخستنی چینی کرێکاروانە لەوانەوە هاتووە لە تەجروبەی حیزبی کۆمونیستی ئێرانەوە حیزبی کارگەریەوە جیابوونەوەکانیان ئەمانە ئەو مەسایلانە بوون کە ئێمەی لەگەڵ ژیانی 40 ساڵی ڕابردووی ئێمە 25مان لەگەڵانەرم کردووە وا بێت جوابیان بینەوە بێت قسە بکەین لەسەر ئەم تەجروبانەی خۆمانە بێ بزانین کە چۆن ئاڵگۆڕ لەم شتانە پێکەهێنین بۆیە بە بڕوای من باسکردن لەسەر ئەمانە پێویستەکان لە چوارچێوەی ئەما بین بزانین ئایا قسە و باسەکان ڕیالیستیکن ئەو تەجروبانەی هێناومانە یان ئەو فاکتانەی هێناومانە واقعین هەن ئەوەیە کە زیاتر وەکو تۆڵی بریتە لە سراعاتێکی پاشخانی سراعاتێکی سیاسی یان شخصی کە لە ناو تەشکیلاتەکەی خۆماندا هەمان بووە من نمونونەکان مێناوەتەوە تومەد ئەم جۆرە لە کۆمونیزم دوو شتی داناوە بۆ خۆی یەکێکیان ئەوەی کە لە کولی ئەم دەورەیە خۆی لە چەپ جیاکاتەوە دووەمیان ئەوەی کە حیزبی سیاسی دروستکە ئەم شتە بە چه پرۆسەیەکە هێناوێتی لە شۆڕش ئێرانە هێناومە لە حیزبی کۆمونیستی ئێرانە هێناومە لە حیزبی کۆمونیستی کارگەریە هێناومە لە حیزبی کۆمونیستی عێراق و کوردستانە هێناومە و نمونونەکانی ئەمانم باس کردووە کە چۆن بۆ نمونەیەکێک لەو شتانە دابڕان لە مێژووی بزوتنەوەی کۆمونیستیە دابڕان لە مێژووی تەبەقەکەی خۆتە و دانانی یەک قاڵبی تیۆریە کە بەوەی کە تۆ لەبەرەوەی لە باری تیۆریەوە خۆت بە جیازانی خۆت بە کۆمونیستە زانی باقەکەی بە کۆمونیست نازانی ئەم قاڵبە تیۆریاکەی بە قاڵبێکی تەشکیلاتیش کە فقط ئەم گروپانە دروستەکەی و جیابیتەوە لە هەموو ئەو گروپانەی تر جیابیتەوە سەیری هەموو ئەو ئینشقاقاتانە بکە هەمووی بە لەژێر تایتڵی جیابوونەوە لە چەپ
جیابوونەوە لە گروپەکانی تر بۆ منە حیزبی کۆمونیستی ئێران دروستەکەڵێ من بووم بە نوێنەری پرۆلیتاریا بەوەی کە بەرنمەیەکم هێناوە لە پۆپۆلیزم جابوومەتەوە دوایی هەر ئەم نوێنەری پرۆلیتاریا دوای چەند ساڵێک تریە دەڵێ من تەواو لەگەڵ حیزبی کۆمونیستی ئێران جابمەوە لەبەرەوەی لەباری تیۆریەوە خۆم ساخ کردوێتەوە بووم بە کۆمونیزمی کێکاری و من لە مێژووی ئێران و لە مێژووی شۆڕشی ئێران و لە مێژووی کۆمەڵە و لە مێژووی کوردستان و لە مێژوانەوە نەهاتوم لە شوێنێکی ترەوە هاتووم لە ئەرکەکانی خۆمەوە هاتووم دواتر یەتە ناو حیزبی کۆمونیستی کارگەری لە ناو خۆشیە ئینشقاقات دەست پێکات مەسایلیان پێژێت ئەڵێن ئەم جابوونەوانە ئەمان کا بە حیزبی سیاسی تا بەردەوام یەت ئەم نموزەجانەمان پیشانەیە لە بەس ئەمان وتم لە تەجروبەکانی خۆمان قەوسێکی بچکۆلم بەرە لێرە ئاسۆ من لە زۆر جار لەوانەی باسەکانی کۆمونیزمی کارگەریە ئەوەم بینیوە کە مانسوور حکمت و هەموو ئەوانی تەقییمی تاریخی جوڵانەوەی تازەی نوێی چەپ مارکسیزمی شۆڕژەرا کۆمونیزمی کارگەریان کردووە قسەیان لە حزور و ئامادەیی چینی کارگەر لە شۆڕشی ئێران نبووە و باسییان لەو مەسەلە مۆزوعیانە کردووە کاوانی هێناوتە پێشەوە نەک ئەوەی کە ئەمان تەنها نەتیجەی ئینتیقاد و ڕەخنەیەک بن لە چەپی پێشووتری خۆیان و ئەوانە بە تایبەت کە مانسوور حکمت لە باسی کۆمونیزمی کارگەریە زۆر بە ڕوشنی ئاماژە بەماکە وە کۆمونیستەکانی کوردستان و عێراقیش هەمیشە قسەمان لەسەر جوڵانەوەی شورایی و بەشداری لە ڕاپەڕین و ئەوانەیە کردەوە پاشخانێک بۆ ئەم جوڵانەوەی خۆمان نەگەوەی کە فکری ئێمە لە فکریەوانی تر جیاوازە من لەم بابەتەوە پێم وابێت نازانم بە هەر حاڵە بێت تۆ جوابی ئەم مەسەلەیە بیتەوە تەناقوزە چۆن حەلەکە ئێمانە قسەیەکن کە ئەم جوڵانەوەی لەسەر خۆی کردوێتی تۆ لەو بابەتەوە لێ چی منەڵێم لە بەسەلەی بنەماکانە لەوانەیە زۆر کێشەمان نەبێت کاتێکە هەمومان وەکو کۆمونیستەکان باز لەواکەن کە چینی کرێکار باەک گرتو بێ ئێستاش هەمومان وەکو یەکەڵێنەوە هەمومان یەک بنەماڵێ بەس ئەمە وەرە لە پراتیکی سیاسی 40 ساڵا سیرکە تۆ ناتوانانی تا ئێستا شەڕەڵی حیزبێکی سیاسی دروستکەم تا ئێستا ژەڵیت با لە چەپ جیابمەوە تا ئێستاش ئینشقاقاتەکەی لەسەر ئەساسی هەر تیۆریەکی تازەکای هێنی هەر مەوزوعێکی تازای هێنی یەکێ بێ بە پۆپۆلیزێکێ بێ بە غەیرەکرێکاری یەکێ بێ بە لادەر یەکێ بێ بە ناکۆمونیستی یەکێ بێ ئەمە میتۆدێکە ئەمە چوارچێوەیەکی فکری دیاری کراوە ئەمە نەوعێک لە حیزبیەتە کە لەسەر ئەساسی ئەو ڕاوندەی کە باسم کرد ئەوەیە کە تۆ پێ وایە حیزب تاکمەیلە حیزب بەس بەشێکە لە چینی کرێکار حیزب بەس ئەتوانێت هەر ئەمە بێت جیابێتەوە لە هەموو بەشەکانی تر و لەگەڵ ئەو بەشانەی ترە هەمووی ئەگەر اختلافاتێک دەبێ لەسەر بەرنامەی بۆ منە تۆ بەرنامەی دنیایەکی باشتر بێنە پێشچاوی خۆت ترۆتسکیەکان ئۆرۆ کۆمونیستەکان نازام هەموو بەشەکانی تری کە لە ناو چینی کرێکارە فعالن کارەکەن نازانمەمانەکەن ئەمانەت هەمووی پێ کۆمونیزمی بۆرژوازیە ئەمانەت هەمووی پێ بەشێکی تر لە ئەفکاری بۆرژوازیە و ئەوانەیە سەیری واقعیەتی عملی بکە کاتێکە تۆ حیزبی بۆ منە کۆمونیستی کارگەری دروستەکەی ئەڵێ ئەوە ڕاهی کارگەریەکان نەمان نازانم چریکەکان نەمان فیداییەکان نەمان فلان و فیسارەکان نەمان ئێستاش دوای 20 ساڵەوە 30 ساڵەوە خەریکی لەگەڵ یانە ڕێەکەوی جەپە دروستەکەی کارەکەی لەگەڵ یانە ئەوانەکەی ئەم تەسویرانە لەسەر خۆت وەکو گروپێک کە بۆ نمونە ناتوانی لەگەڵ بەشەکانی تری چینی کرێکار حتا لەگەڵ گروپەکانی کە نزیک گروپی خوێنەکەی تۆش بن ناتوانانی لەگەڵ ئەمانە پێکەوە بچیتە پێشەوە لە بەرەوەی کە تۆ دابڕاوی لە خەباتێکی چینایەتی ڕاستە قساکەی ڕاستەڵێ بە چینە ناوچینی کرێکار و ئەو بکەین حتا لەو تەجروبانەی خۆتا کاچی بۆ منە شوراکان دروستەکەی دواتر لێ پەشیمانە بیتەوە حتا کە ئەچیتە ناو یەکێتی بێکاران هێشتا هەر بۆ چوونە حیزبیەکەی خۆ فەرزەکەی تو ئەمە ئینشقاق بێکەی اتحادی مەجالیس لە عێراق دروستەکەی اتحادێکی مەجالیسی تری لەگەڵا دروستەکەی ئەچی بۆ منە گروپێک ئەڵێ من ئەم شتم پێ قبوڵنیە کە بەتەنها حیزب دەسەڵات بگرێ ئینشقاقەکەی حیزبێک ئەڵێ بۆ نمونە نازانم با بڕۆین لە ئێرانە فلانە شت بکەین سیاسەتێکی تر بکەیت ئەمە ئەبێ بە پۆپۆلیسی و ئینشقاقەکەی ئەمانە ئەم نەتیجەی 30 ساڵ لەم نەوعە لە گروپی فکری داخرا و لە گروپێک کە ناتوانێت کۆمەڵایەتی بێتەوە ناتوانێت حیزبی سیاسی دروستکە ناتوانێت لەگەڵ بەشەکانی تری چینی کرێکارە دەمەج بێ بتوانێت بچێتە ناوە خەباتەوە شت دروستکە ئاڵوگۆڕ دروستکە لەو کۆمەلگایە ئەمانە
ئەو کێشانن کە گروپی ڕۆشنبیری کۆمونیست وەکو بەشێک لە چینەکەیانە ئەو تەسویرەی بەس ئێمە لەبەرەوەی ئەفکارەکانمان کۆمونیستیە بەس ئێمە کۆمونیستین باقەکەی ناکرێکاری و ناکۆمونیستیە ئەمە ئەتکا بە و گروپی کە ناتوانانی لەگەڵ هیچ بەشێکی تری چین کرێکارە دەست بیتە دەستیەوەی کە بڕۆی سندیکای دروستکەی دەست بیتە دەستیەوەی کە بڕۆی ئاڵگۆڕی لە کۆمەلگای دروستکەی ناڕەزایەتی و خۆپیشاندانەکانە بێ ناتوانانی لەگەڵ ڕەهبەری ناڕەزایەتەکانە بڕۆی یەک بگریت و ڕێکخراوی جەماوەری دروستکەی ڕێکخراوی سیاسی دروستکەی ئەمانە بەرە ببن بە استراتیژی تۆ کە چۆن نتوانی ئەم کۆمەلگایە و ئەم کرێکارانە ڕێکخەی چۆن نتوانی حیزبێکی جەماوەری گەورە دروستکەی تۆ ئەو سنوورانەی لە ئەوڵەوە دیاریت کردووە لە 30 ساڵا دیاریت کردووە جیابوونەوە بووە جیابوونەوە لە چەپ بووە شتێک هێلایەک هەیە لەسەرەوە کە چەپ وای لە من کردووە هەر تا کۆنگرەی ئەخیر کە مەسوولکمە لە 2000 باسیەکە هێشتا ئاڵێ ئێمە لە چەپ نزیکین و هەرە بێت لە چەپ جیابینەوە بڕینەوە ئەمە ئەم تەسویرەیە کە لە ڕەوەندێکی مێژووی ئەمان با بەرەوەی کە لە فێرقەیەکی سیکتاریستی بیرۆکراتی زیاتر دەرناچی و هەر ئەمەیە واکاکە تۆ لەبەرەوەی کە باشە ئەلێرە ئیجازەم بە تۆ لەوە نیگەرانی کە کەسێ بە تۆ بڵێ جا ئەم باسی کە تۆژێکی هەر بە جۆرە لە جۆرەکان جیابوونەوەی لە چەپ ئەم قسەکردنەی کە تۆژێکی لەسەر حیزبی کارگەری جۆرێک مۆدیلێکی تر و دۆکتارینێکی ترە بۆ دروستکردنی حیزب یعنی تۆش خەریکی لە چەپ جیابیتەوە زانی چۆنە من لێرە سەبارەت بەم فەقەرەیە تاقیبی خۆم بڵێمەوەوانە کە من پێم وایە تەقیمی من لەسەر ئەم باسە کە لە سەرەتاشەوە وتە مختێکی زۆرت پێداوە ئەوانە تەقیمی من لەسەر ئەم باسە ئەوەیە کە دووبارە ئێمە بەم شێوازە لە مامەڵەکردنی ئەم جوڵانەوەی کە ئێستا هەیە ئەکەوینە ناو هەمان باسێکەوە کەساسم پارادۆکسێکە تۆ خۆت ئەتەوێ لە مەسلەی سراعی فکری و ئایدۆلۆژی و ئەو شتانە لەگەڵ چەپا دەرچی بەڵام دووبارە هەنگاوی یەکەمت بۆ ئەوەی کەوا لەمە دەرچی دووبارە کەوتنە ناو ئەم سراع ململانی فکریە من وازانم کە لەوانەیە لەگەڵ تۆ متفق بم کە ئەم مۆدێلە لە کارکردنی حیزبی ئەوانە کاری نەکرد و ناخوا بەڵام باسەکە لەسەرەوە نییە کە ئێمە کە پراکتیکمان بەڕەخنەگرتن لەم جوڵانەوەی دەست پێ بکە پراکتیکمان بە ئینتیقادگرتن و خۆ جیاکردنەوە لەم تێڕوانینەی کە کۆمونیزمی کارگەری هەیبووە بۆ حیزبیەت دەست پێ بکات و ئەوانە بە بڕای من باسەکە لەم ئاسە دیاری کراوەیە دووبارە لە بری ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی واقعاتەکانی کۆمەلگای سەرمایەداری بکاتەوە دووبارە وەکو بەشێک لە مێژوویەک کە خۆمانەمانوێت لێ ڕزگار بین دەرمانەخاتەوە من کێشەکەم لەوەیە لەم جۆرە میتودۆلۆژیەکە تۆ لە سەرەتایشەوە من لە سەرەتای بەرنامەیەکیشەوە یەکەمیشەوە ئاماژەم پێداوە کە تۆ دووبارە بۆ وەڵامدانەوە بە کێشەی ڕێکخراوبوونی چینی کارگەر و ئەوانە دووبارە تەقییمی دەوری حیزب و ڕۆڵی حیزب لەم مۆزوعەیە بە مەسەلەیەکی زۆر زۆر جەوهری و گەورە ئەزانی یعنی دووبارە لە ستراکچەری بیرکردنەوەیەکە کە خەریکی تۆ مامەڵەی دۆخەکەی پێکەی تۆ ئەوانە حیزب بکەری سەرەکیە و گروپێکیش ڕۆشن فکری مارکسیست و کۆمونیست بکەری سەرەکین و جەماوەری کارگەر و زەحمەت کێش و ئەوانە بکەرێکی سانەوین تێڕوانینەکەی من ئاوایە کە من پێم وایە ئێمە لە بری ئەوە ینی باشەوە دوورکەوتینەوە لەوە ئەمە خاڵێکە ئەمە هەنگاوێکە بۆی کەوا دابنیشین بیرکردنەوەیکی مۆزوعی لە کێشەکانی خۆمان بکەینەوە ئێمە تەحەزوبی ئێمە حیزبیەتی ئێمە ئەوەی کە جوڵانەوە و ڕێکخراوبوونی کارگەری ناچێتە پێشەوە لەبەر لەوەی کەوا حیزبێکی کۆمونیستی کارگەری بچکۆلە و بێتەسیر و کاریگەر ڕێگر بێ لە بەردەمیا سەرمایەداری ڕێگرە لە بەردەمیا بە هەموو ئەو ئایدۆلۆژیا و فکر و بە هەموو ئەو شێوازانەی کە بۆ بەندکردن و کۆیلەکردنی چینی کارگەر و دەست و پێبەستنی بەکاری هێناوە ئەوە ڕێگرە لە بەردەمان ئەگەر ئێمە ئەمانەوێ تەجروبەیەکی سەرکەوتوانەتر دەست پێ بکەین و ئەوانە ئەسڵەن قسەکردن لەسەرەوەی کەوا ئێمە لەو تاریخی ڕابرد و دوورکەوینەوە پێویست ناکە بیخینە سەر کاغەز ئەمە میتۆدۆلۆژیەک و بیدایەتێک و سەرەتایەکە بۆ ئێمە بەرەو کارکردن نەک کار خودی کارکردەکە خۆ هیچمان نەکردووە یعنی هاتوین مەسەرەن سەرباری ئەوەی کە خۆت هەموو تەسویرەکانیش لەسەر و تەجروبەیە دروست و ڕاست بوو بێ هاتوین گەیشتونەوە سەر خاڵی سفر کە دووبارە ئەبێ لێەوە دەست پێ بکەینەوە بۆ شتێکی تازە دروستکەین و ئەمانە من لەم بابەتە
میتۆدۆلۆژیا مشکلەکە هەر ئەوە نییە کە حالەکان نابینم، سوالەکان نابینم، پرسیارەکان نابینم، پرسیارە میحوەرەکان نابینم کە ئەبێ وەڵام وەربگرێتەوە. منی سەبارەت بم مۆزوع قسە ناکەم، دواوتە بۆ تۆ بەجێڵم لەم بەشیانە واچینە سەر بەشی چی بکرێ لەم ڕوانگەیەوە و دیارە ئەگەر کۆمنتێکیش هات بێ حتممە بێ فرسەت بین کە سەیریان کرد وەڵامیان بدەینەوە. فەرموو. ئەم میتۆدا وەکو جاری پێشوش باسم کرد، ئێمە وەکو چینی کرێکار یعنی لە تاریخی 200 ساڵی ڕابردووە یەک میتۆدمان هەبووە، هەویژەوەی کە هەمیشە ڕەخنەمان لە کەم و کوڕەکەی ڕابردوومان گرتووە. ئەم شتێک کە گۆڕاوە ئەوەیە کە ئێمە ئێستا باسی کەم و کوڕەکانمان نەکەین، یەکسەر بچینە سەر شتێکی تازە، یەکسەر بۆ نمونە هەر تیۆریەکی تازە، مەسەلەیەکی تازە بێت، هەتا ئەگەر بۆ نمونە من بە شتێکی تازە بگەم، یەکسەر بە ئەوانەی پێشوو زەربی سفرکەین، ئەو مێژووە لە بیر بەرینەوە، ئەوە مهم نییە، یان حتا ئەوەی کە ئەوانە هەمووی لادەر بوون، ئەوانە هەمووی ئەوانە من ئەم تەسویرەم نییە. و لە نەقدا لە نەقل لە کاروباری ڕابردوومانە ئەوە ئەبینم کە هەنگاوێک بەرەو پێشەوەمانە بە ئەزانین تۆ ئێستا باسی واکەی کە چی بکەین. ئێستا ئێمە تەقسیم بووین، هەر کۆمونیستەکان هەر ئەو بەشە لە چینی کرێکار کە بەشێک لە ڕۆشن بیرەکانی وەکو باقی بەشەکانی تریژ ئەوانی وەزیان لە ئێمە باشتر نییە لە ئەنارکیستەکان یان سەندیکالیستەکان یان ریفۆرمیستەکان. ئێمە ئەم بەشەی کۆمونیستەکان تەقسیم بووین بە سەر گروپی جیاجایە، تەقسیم بووین بەسەر گروپی ڕۆشنفکری دابراو لە چینەکەی خۆمانە و هەر یەکەمان سنوورێکی بۆ خۆی دروست کردووە، ئیمارەتێکی بۆ خۆی دروست کردووە کە ئەمەی خۆی بە کۆمونیزمەزانێ، باقەکەی نەمێژۆکەی بە کۆمونیزمەزانێ، نە بەشداریەکەی، نە تعلیقی هەیە لەسەری، نە مەسایلێکی هەیە لەسەری، ئەو پەڕەکەی بۆ خۆجیاکردنەوە لەوانەیە بازێک شت بڵێ من جیام لە گروپەکانی تر، نەک بۆ ئەوەی کە پێ چی بکەین لەسەر مەسەلەی خەباتی چینایەتی. من میتۆدەکەی ئێمە ئەوەیە کە کاتێک ڕەخنە لە ئەمە بەشێک لە ڕەخنەکەیە، بە بڕوای من بچووکردنەوەی هەموو کتێبەکە بۆ ئەوەی کە ڕەخنە لە کۆمونیزمی کرێکاری یان گروپە ڕۆشنبیرەکان کراوە نەختێک نائینسافانەیە، چونکە من لەسەر مێژووی سۆشیال دموکراتیش قسەم کردووە، لەسەر بەلشەفیزیش قسەم کردووە. ئەگەر نوعی لە کۆمونیزمی تر هەوایە کە ئێستا زۆر داڵتر بووە لەوانەیە ئەو کاتە پێویستی نەکەدا، یان 30 ساڵ 40 ساڵی خەبات لە ئێران و عێراق بەم نوع لە کۆمونیزمەوە مەشغوڵ نەبووین، لەوانەیە باسی شتێکی ترمان کردایە. بەڵام ئەمە یەکێک لە واقعیەتانەیە کە ئێستا بەردەسی یعنی لەبەردەستی ئێمایە بێ ئاڵگۆڕی تیا بکەینە، بێ کاری لەسەر بکەین تا بتوانێت ببێ بە شتێکی تر. و مەسەلەکەەوە نییە کە بە تەنها لەسەر ئەم گروپە کارەکەین، بەڵکو تەوەجوهەکە لەسەرەوەیە کە ئێمە چیمان نەکردووە لەگەڵ خودی چینەکەی خۆمانە، ئەوە چیمان نەکردووە لەو مەدانی ناڕزایەتیانە، هاتوون لەسەر تەجروبەکان قسەم کردووە، لەسەر حەڤەی شوبات قسەم کردووە، لەسەر تەجروبەی 2000 قسەم کردووە، لەسەر تەجروبەی شوراکان قسەمان کردووە، لەسەر ئەو تەجروبانەی کە خۆمان لەناو خەباتی ناڕزایەتی کوردستان و عێراق و ئێرانە دەرگیر بووین و ئەوە چ ئاڵگۆڕێکمان لە مشتانی خۆمانە بکردە. بەداخەوە ئەمە قورسایی هەبوو لەسەر ئێمە لەسەر کتێبەکەی بووە، لەبەرەوەی بەشێکی واقعیە لە ژیانی ئێمە ئەگەر نتوانین ئەمانە ئاڵگۆڕ پێ بکەین و بڕۆی من ناتوانین زۆر ئەوەمان لا ڕۆشن نابێت کە ئێمە لەم تەجروبەی خۆمان چیمان وەرگرت. ئێمە ئێستا باسی لەواکەین کە کۆمەنارەکان لە کۆمەنارەکان ئەو تەجروبەمان وەرگرت، لە سۆڤێت ئەو تەجروبەمان وەرگرت، لە سۆشیال دموکراتی ئەومان وەرگرت، لە خۆمان تەجروبەیەک وەرەگرین، لە خۆمان چ ئاڵگۆڕێک دروستەکەین. و ئەوەیە مەسەلەی ئەساسیەکەی ئێمە کە چۆن لەم قاڵبە دەرچین، حیزب بەوە نەزانین کە ئەم قاڵبی ڕۆشنبیرە فقط ئەمانەیە. چین پێویستەکە جەماوەری کرێکارە لەگەڵا بێت، چین پێویستەکە ئەم گروپە ڕۆشنبیرانە بڕۆن لە پرۆسەیەکە. من هیچ کاتێ نەمتوەکەمە یەکسەر ئاڵوگۆڕێکی بە چەند وشەیەک بۆ ڕەخنەگرتنێک لە کۆمونیزمی کرێکاریان گروپە ڕۆشنبیرەکان یان ترۆتسکیەکان ئەتوانین هەموو دنیا بگۆڕین و ئەمە دەورەیەکی نوێ و مێژوویەکی نوێ دروستەکە. میتۆدی کتێبەکە قسە لەسەرەوەیەکە ئەم نەوع لە ڕەفزکردنی ڕابردوو، لە پشتگوێخستنی تەجروبەکانی پێشوو، لە کۆتا ئەبڵێ دەورەیەکی نوێ و مێژوویەکی نوێ دروستەکە بەمانەیەکی مێژووی کۆمونیزم نەبووە. ئەمە خۆی هەڵەیە تێک نەگەیشتنە لەوەی کە ئەمە ئەو ئاستی گەشەی چینی کرێکار بووە لە کوردستان و لە ئێرانە کە ئێمەی وەکو بەشی ڕۆشنبیرەکەی لەم قاڵبا هێشتەوە. ئەمە پەیوەندیەکی ئێمە بۆ لە ناو ئەم چینەکە بەبوونێ ئەم قاڵبانەی خۆمان و نەمانتوانیوە نە ئاڵگۆڕ لە چینەکە بکەین، نە لە وەسایلەکانی خۆمان و ئەو ئامرازانە بکەین کە خۆمان چۆن
دەخاڵەتەکەین لە ناوچینەکە و ئەیگۆڕین ئێستا بێ هەم ئاڵوگۆڕ لە خۆمانە بکەین هەم ئاڵوگۆڕ لە وەسیلانە بکەین کە چۆن نەتوانین هەموو پێکەوە هەموو ئەم گروپانەی کە هەن ئەوانە بتوانین چۆن ئاڵوگۆڕانە بکەین و بتوانین ئاڵوگۆڕ لە کۆمەلگایە دروستکەین مەسەلەکە هەمووی نەقدێکە بۆ گەیشتن بە پراتیکێک خوێندنەوەی مێژوویەکە بۆ گەیشتن بە پراتیکێکی تازە و ئاڵوگۆڕێکی جدیلەوە زۆر باشە دەستەکانە خۆش بێ من ئەگەن بەشی کۆتایی و فرسەتی ژەبێ دیارە بۆی کە جوابی ئەو پرسیارە نەبینەوە من پێم خۆشە بە جوابی کۆمنتەکان دەست پێ بکەین تا دواتر لەسەر ئیستینتاجاتی ئەم کتێبە و ئەوەی کە من پرسیارێکم هەیە لە تۆ یەکەم و پێ خۆشە ئیستینتاجەکە لە چوارچێوەی ئەو وەڵامدانەوەی ئەو پرسیارەیە بچێتە پێشەوە یەکێک لەو شتانەی کە هاتووە لەو دێڕوانینە پرسیارێکە هی تافگە ئیبراهیمە نووسیوێتی هاوڕێگەر چینی کرێکار خۆی توانای ڕزگار کرد و هەموو شتێکیان کرد کەواتە ینی باسەکەوەی کە حیزبی بۆ چی ئەگەر چینی کرێکار بتوانێت خۆی خۆی ڕزگارکە حیزبی بۆ چێکەوە بێ حیزب خۆی ئەبێ بەشێک بێت لەو ئەو بەشە ڕێکخراوەی ئەو چینە بێ کە هەبوو چینەکە بۆ ڕزگاربوونی خۆی بەڵام قسە لەسەرەوەیە کە ئەم حیزبە مەجموعە ئەفراد نین شتێکی دابڕاونی ناتوانن بە تەنها خۆیان وەکو فیرقەیەک بڵێن ئێمە چینی کرێکار ڕزگارەکەین سۆشیالیزمێکی بۆ دامەزرێنین هەموو ستۆریەکە لەسەر ئەمەیە کە ئەم بەشە ئەبێ لەناو خودی چینەکەیە ئەو ئامادەیە پێیاکە ئەبێ ئەو خواستەی کابێ بڵێن سۆشیالیزم جێگەی سەرمایهداری یەکرێتەوە ئەم حیزبە کار بکاتە ئەم خواستە بێ بەخواستی هەموو چینەکە و ئەو چینەیە کە ئامادە بوو ئەم جاراتوانێت کۆمەلگایەکی تر دامەزرێنێ چکە دامەزرانی ئەو کۆمەلگایە شتێک نییە بۆ نمونە حتا دەسەڵاتگرتن نییە بەتەنیا بریتە لەوەی کە چینێک ئامادەیە کە لە هەموو بارێکەوە هەژمونی هەیە فکری هەیە توانایی هەیە ئاستی وشیاری گەیشتۆتەوە یتوانێت کۆمەلگایەک بەبێ سەرمایهداری بەڕێوە بەرێ کۆمەلگایەک باشتر لە سەرمایهداری بەڕێوە بێت کۆمەلگایە کە هیچ جێگەی سەرمایهداریتیانە بێ هیچ جێگەی دەوڵەت و ئەو دەستگایانەی سەروی خۆیەوەیتیانە بێ توانێمە بەڕێ بەرێ ئەمە ئامادەیەکە کابێت چینەکەی بێ ئەمە کۆمەلگایەک بەڕێوە بین ئەمە دانانیشینەوە جارێکی تر بچین دەسەڵاتێک بەدەسەوە بگرین بە حکومکەین بەسەر ئەوانە بۆیە پێویستەکە کە ئەم حیزبە بڕوە ئەم چینە ئامادەکا بۆ ئەم کارە و ئەم حیزبە کاتێ دەسەڵاتیشی کرد هەر خەریکیەوەیە کە چۆن ئەبێ بە حیزبی ئەکسەریەتی ئەم چینە و توانێ خۆی لەناو ئەم پراتیکی ئەم چینە لە ناو ڕێکخراوەکانیان لە ناو ئیدارەکەیە ئینتیگراسیۆن بکات تەواو ببێ نەبێ بە شتێک بەسەر چینی کرێکارەوە نەبێ بە هێزێکە ئەو حکومکا بەسەر کەمایەتێکی تر دارێکتر بێنێتەوە بەسەر بۆ دەسەڵاتوانە هەموو مەسلەکە ئەم شۆڕشەیە کە بەشێکی زۆربەی ئەم کۆمەلگایە ئەم ئامادەیە پێیاکە کە جارێکی تر خۆی زاڵ بێ بەسەر هەموو دام و دەستگای بەرهەمێنان هەموو دام و دەستگای بەڕێوە بردن هەموو بوارەکانی ژیانە و ئەمە ببێ بە پراتیکێکی ئاگایانەی ئینسان پراتیکی سیاسی ئەو کە ئەتوانێت کۆمەلگا بەم شێوەیە بەڕێوە بە پراتیکێکی کۆمەڵایەتی کە بتوانێت هیچ شتێک لەسەرەوە فەرزی نەکا یاسایە فەرزی نەکا بەسەریا چۆن ئەژی و چۆن ڕاتە پێشەوە ئەمە بێ بە پراتیکێکی ئۆتۆماتیکی کە هەموو ئینسانێک بەم چەشنە بتوانێت خۆی ئازادانە بەشداری بکە ئەمە ئەو فکرەیەکە حیزب داینەمۆیەکە یان بەشێک لەم بەشە ڕێکخراوەیە کە خەریکە هەموو چینەکە بۆ ئەمانە باتە پێشەوە و ئەو چینە ئەتوانێت ئەم ئاڵوگۆڕە دروستکە لەبەرەوەی و چینە سبینێ ئەم کۆمەلگایە بەڕێوە بە و کۆمەلگای چینایەتیش کۆتایی پێێنێ بڵێ پرسیارێکی تر هەیە هی بەڵێنەڵێ هاوڕێیان منم پرسیارم هەیە ئایا ئەگەر بزوتنەوەی ئێستای کارگەران لەسەری دنیاوە بۆ ئەو سەری دنیا تا کوردستان بەهێز ببێ هەموو ئەم تایفە سۆسیالیستیانی تێناپەڕێنێت لەم چرخەدا مەبەستیەوەیە کە بزوتنەوەی کارگەری لاوازە بۆیە ئەم هەموو تایفەیە هەیە گەنا بەگەر بەهێز بێن ئەوەی تێناپەڕێنێ کاتێ طبعا بزوتنەوەی سۆشیالیستی یان بزوتنەوەی کۆمونیستی بەشێک لە چینی کرێکارە کاتێک ئەمە تێکەڵاوی ئەم چینەی خۆیە بێ حتمما توانایەکانی ئەم چینەشە چێتە سەرەوە بۆیە
کۆمونیزم پاشکۆی ئەم چینەیە پاشکۆی خەباتی چینایەتیە تابعی ئەو قودرەتەیە طبعا ئەگەر قودرەتی چینی کرێکار لەم سەر تا سەری دنیا بڕاتە سەرەوە ئەوە تایفە سۆسیالیستەکان وەکو ئێستا نامێننەوە ئەوە لە کاتێک هابێ کە حتمما ئەو تایفە سۆسیالیستانە ئەبێ ئەم ئاڵوگۆڕە بە سەر خۆیان نابێن کە ئێماڵین ئەبێ لەم قاڵبە تەسکانەی ئێستایان دەرچن لەم حیزبە مەحفەلی و بچکۆلە و یەک جەمسەری و یەک ڕەوەند و یەک مەیلیەی خۆیان دەرچن بن بە حیزبی سەرجەمەم چینە بتوانن لەگەڵ هەموو بەشەکانیە بێنە پێشەوە حتمما لەم گەشەی هەر کاتێک کە ئەم گەشەی بزوتنەوەی کرێکاریە ڕاتە پێشەوە ئەم ئاڵوگۆڕانەش لە بەشە پێشڕەوەکەیە یان لە بەشە ڕۆشنبیرەکەیە یەتە پێشەوە و ئەم شتانە پێمان وایە کە تەکمیلی یەکترەکەن ئەم دوو بەشە لە مێژووە وا بووە کە ئەمانە تەکمیلی یەکترەکەن گەشەی چینی کرێکار بە معنایەوەیە کە بەشە ڕۆشنبیرەکەشی ئەخاتە بەردەمیەوەی کابێ ئاڵوگۆڕ لە خۆیان پێک بێنێ هەر بۆیە ئێستا ئەم باسی کە ئێمە هێناومانە لە ئێستا هاتووە لەبەرەوەی کە زۆربەی بەشێکی زۆرمان ئەزانین کە ئەو وەزعی ئێستا بە کەڵک نایە ئەم دۆخەی ئێستای بزوتنەوەی کۆمونیستیەتی ئەم لاوازیەی ئەم پەراوێزیەی ئەم پەرشوبڵاویەی دۆخێکەکە مە ڕەخنەمان پێهەیە و ناتوانێمە جوابی ئەو ناڕەزایەتێ باتەوە کە کرێکار خۆی یەکگرتووە لەسەر لە مەیدانەکانی خەباتە لە ناڕەزایەتی و خۆپشانانەکانە یەکگرتووە ناچێتە بەرامبەر بێت دەسەڵات بەڵام ئێمە لەم لاوە وەکو کۆمونیستەکان تەوزیع بوون بەسەر ئەنوا وەشقال فێرقەیان نازانین لەسەر ئەساسی چ شتێکە لە ڕابردووە باوەڕمان پێی هەبووە ئەما بێم ئاڵوگۆڕەیەکە وەکو هاوڕێ بەڵێنەڵێ ئەگەر ئەو ناڕەزایەت گلۆباڵە ئەچێتە پێشەوە ئەم کۆمونیستانە لەبێ بڕۆنە پێشەوەم قاڵبانەی خۆیان بگۆڕن و حتمما وەکو ئەنگڵ سەڵێ ئەم زانستی فکرە یەک بریتە لە یەک حرەکەتی مێژوویی کاتێک لە هەموو دەورەیەکا وەکو یەک نییە لەم دەورەیە پێویستمان بە فکرێکە کە بتوانێت جواببەرەوەی ئەم ئاڵوگۆڕە بێ یا ئەم گەشەیە بێکە چینی کرێکار کردوێتی چینێکی گلۆباڵت هەیە چینێکت هەیە کە تەوەقعاتی چوەتە سەرەوە جارێکتر ناچێتەوە ژێر دەستی نموزەجی سۆسیالیزمی دەوڵەتی مەجموعەیەک حکم بکەن بەسەریا پێی بڵێن چۆن بژی چی بکات کاری چی بێ ئەبێ خۆی دەخاڵەت بکات لە ناو خودی حیزبەکەیە لە ناو چارەنووسی کۆمەلگاکەیە لە هەموو شتێکە هەر بۆیە ئێستا بۆ نمونە نموزەجی چینی نابێ بە نموزەجی اعترازی ئەم هەموو کرێکارانی کە لە دنیا هەن لە بەرامبەر بە سەرمایهداری چونکە ئەو نموزەجی سەرمایهداریە نموزەجی نەوعێکتر لەوەیە کە چینی کرێکارتی پەڕانوە بێ کۆمونیستەکانیش ئەم نموزەجانە تێپەڕێن من پرسیارەکەی بەڵێن وا تێگەم کە ئێمە دووبارە تەوەجۆمان بچێتە سەرەوەی کە چینی کارگەر چی بکانی سوالەکەمان لەو بابەتەوە بێ دیارە کۆمنتی تریش هەیە من بە حەقەت شتێکی لوسیوە ئەوڕێ بەڵێن سەبارەت بە مێژووەڵێ پێویستمان بۆی مێژووی سەرمایهداری لە کوردستان بەسەرکەینەوە بنووسین و ئەمانە چونکە ئەمە پێویستمان پێێتی بۆ وەکو ئەدەبیاتی چینایەتی لە کوردستانەوە هاوڕێکی تریش کۆمنتێکی نووسم بەڕاستی تی ناگەم نەزان بۆ تۆیە بۆ مناڵێ گەر تۆ ئەوانت قوڵ بێت چۆن دەیسەلمێنیت ئەوان تۆ قبول دەکەن تۆش ڕەفزێک دەدەیتە مۆدێلێک کەواتە عەرەب دەڵێت زادە تطینێ بەلە من زۆر تی ناگەم بەڕاستی نازانم ئەم کۆمنتەمە بەس چییە و لەسەر شاشەکەی بۆی کە تۆ بیخوێنیتەوە من تێ نەگەشتم بەڕاستیمە بەس چیە بەرم بە هەر حاڵ قەولماندا بوو کە کۆمنتەکان عرضکەین ئەوەیە ئەو پرسیارەی هاوڕێ بەڵێن ئەڵێ ئێمە سەبارەت بە مێژووی سەرمایهداری قسە بکەین بە تایبەتی لە کوردستانە دیارە مەبەستێتی کە ئەمە بۆ ئەدەبیاتی کەمی هەیە لە ئەدەبیاتی چینایەتی ئێمە لە کوردستان سەبارەت بەو خاڵە حتمما زۆر دروستاوە و ئێمە زۆر پێویستمان بۆیە کە لەسەر ستراکتۆری چینی کرێکار لە پێکهاتەی چینی کرێکار لەسەر مێژوەکەی لەسەر تەجروبەکانی لەسەر لەگەڵ چ سەرمایهداریە کا بەرەو ڕۆین شکلی دەوڵەتەکەی چۆنە نازانم ئەحزابەکانی چییە ئەمانە هەمووی مەسایلێکە کە ئەبێ بچینە سەری و ئەگەر ئەمەد نەبێت ناتوانیت لەم خەباتە چینایەتی کە ئێمە لەگەڵ بۆژوازیە هەمانە هەر بەوەی بڕوخێ و کۆتایی پێبێ و گەندەڵە و میلیشایە بوانە ناتوانانی چینێک ئامادەکەی بۆی کە بڕوات سیستمێکی تر دامەزرێنێ بڕوا بزانێت ئەم بۆژوازیە چۆن کارەکاتە ئێمە بتوانین لە کاری بخەین ئەم بۆژوازیە چۆن لە بەرامبەر چینی کرێکاری چۆن تەوزیع کردووە چۆن ئەی چۆتێنێتەوە وەزعی ئەم چینەی چیرە کردو تا ئێمە بتوانین وشیاری بین بە چینەکەی خۆمان بڵین ئەمە وەزعەتەکەتە ئەمە حاڵەکەیە ئەم بۆژوازیە
بەم شێوەیە تۆ ئەسەوسێنێتەوە و ئەمە بکەین بە خود ئاگاییەکی ئەم چینە تا بتوانێت ڕاپەڕێت تا بتوانێت یەکگرتوو بێت تا بتوانێت کۆتایی بەم پەرش و بڵاوێ بێنێکە ئێستا لە ناو ڕیزەکانیا هەیە تەقسیم بۆ بەسەر حیزبە بۆرژوازیەکانە بەسەر حیزبە ئیسلامیەکانە بەسەر ئەنوا وەشقال بیر و بۆچوونی ترە ئەمانە من لەگەڵیان بەڵام سەبارەت بەو خاڵەی ئەو هاوڕێتر وتبووی و من پێم خۆشە لەسەر کۆمنتێکی هاوڕێ شەماڵ تۆ لێرە ئەم قسەیە بکەم هێنانی ئەم بەحسانە بە بڕوای من بریتە لەوەی کە چۆن ئێمە گەشە بین بە ئەم فکرەی خۆمان سەبارەت بە وەزیەتی ئێسای کۆمونیزم ڕەخنەگرتن لە وەزیەتێک کە ئێستا هەمانە ناڕازی بوون بە وەزیەتێک کە ئێستا هەمانە ئەمە بە مانای ئەوە نییە کە ئێمە من لەگەڵ هەموو کتێبەکە لەگەڵ ئەم متوەدا بە تەواوەتی جیاوازم کە بە بۆنەی هێنانی فکرەیەکەوە بە بۆنەی هێنانی کتێبێکەوە بە ناوی کۆمونیزمیە بڵێن مێژووی ڕابردوو هەمووی تەواو بوو وەرن لە نوێوە دەست پێ ئەمە بۆ چوونێکی نادروستە چونکە هەموو ئەو شتێک کە هێناومانە بریتە لە گەشەکردنیەکی چینەکەی ئێمە لە باری فکریەوە لە باری تەجروبەی سیاسیەوە بە سۆشیال دیموکراتیەکەی بگرێ بە بەلشەفیەکەی بە کۆمونیزمی کرێکاریەکەی بە ترۆسکیەکەی هەموو ئەمانە بەشەکانی چینی ئێمە تەجروبەی 200 ساڵی ئێمەیە بۆرژوازی ژوای کردووە بەرامبەر بە فیودالیزم لە ماوەی چەندین قەرنا هاتووە ئەفکاری خۆی لەسەر بوارەکانی دەوڵات حیزب یاسا دادگا هەموو شتێکی خستۆتە ڕوو ململانی کردووە تا گەیشتووە بۆی کە فۆرمۆڵەی شتەکانی خۆی بکە ئێمە پێویستمان بەوەیەکە ئەم شتانە لەسەر تەجروبەکانی خۆمان لەسەر مەسایلەکانی خۆمان بێنین ئەمە بە معنای ئەوە نییە ئەمە ئەم کەسەشەوێ ئەوانەی تر بخاتە لاوە ئەوانە نەخێر ئێمە وتم درێژکراوی ئەو مێژوین ئەمانە مێژووی ئێمەیە دیفاع لەواکەین کە بەرامبەر بۆ ژوازی هاواسایان بەڵام یین ڕخنە لەو کەم و کوڕیان ناگرین کە ئێمە چۆن ئەوە ئەترازی من نییە ئاسۆ من دیارەوە بلام مؤسسەیە کە تۆ ینی چ تەسویرێک و چ ئینتیقادێکە دەبێت بەس من وتم باسەکە ممکنە ئەوە مەطرح بکرێت بڵێ ئێمەی تۆژەیڵی ئەلتەرناتیڤێکی ترە تۆش ڕخنە لەوانەی پێشووتری خۆ دەگریت و ئەلتەرناتیڤی تریێنی تۆژە چی دە پاڵ هەمان هین ئەزانی ئینتیقادی ئەساسی من و من پێم خۆش ئێستا باسەکە بەرینە جێگایەکی تر ڕخنەی ئەساسی من لەوەیە کە سوالێکە بۆ ئێمە مەطرح بێ ئەوەیە کۆمونیستەکان چی بکەن ئێمە هەمیشە ئەم سوالە لە خۆمانەکەین کۆمونیستەکان چی بکەن کۆمونیستەکان چی بکەن لە حاڵێکە تۆ لە پرۆسەی خۆوشیاری چینی کارگەرە وەکو کۆمونیستێک وەکو کەسێکە سەر بە مەدرسەی مارکسی سەر بە میتۆدۆلۆژی و گیانبینی مارکسی و ئەوانە مەفروض وایە سوال لە خۆت بکەی کە کرێکاران ئەبێت چی بکەن کارگەران ئەبێت چی بکەن چینی کارگەر ئەبێت چۆن خۆی ڕێکخاو چۆن چی بکات و ئەمانە ئەمە سوالە ئەساسیەکە بێ بۆ ئێمە و من ئێستام سوالە ڕوبەڕووی تۆکەمەوە ینی من پێم وایە بن ئەمەوێ بۆم باسکەی کەسێک کە ئەم کتێبەی تۆ خوێنێتەوە سەرنجام چۆن وەڵامی ئەم پرسیاراداتەوە چینی کارگەری ئێمە ئەمڕۆ لە تایبەتی لە کوردستان تۆ کتێبەکەت بە زمانی کوردی نووسیوە دیارە بۆ کارگەران و کەسانی سۆشیالیست و کەسانێک کە متابعی ئەدەبیاتی کارگەرین لە کوردستانە نووسیوتە وەڵامت بم پرسیارە چییە و ئێمە چی بکەین لە کوردستانە بۆ ئەویکەوە حیزبیەتی چینی کارگەر بەرەو پێشبەرین و چۆن بتوانین لە جێگایەکە باست کردووە کە ئەم گروپانە چن یەک بگرن و ڕێکەون و یاخود لە چوارچێوەیەکی پرۆژەیەکی دیاریکراوی پراکتیکی و کۆمەڵایەتیە کاری هاو ئاهەنگکەن و ئەمانە ئەمە دووتووە بەڵام بە دقیقی باس لەو پرۆژەیە ناکرێ و سوالی ئەساسی نەک لەوەی کە کۆمونیستەکان چی بکەن لەوەی کە چینی کارگەر چی بکە من ئەمەم نەبینی بەس پێم خۆش ئێستا ئەگەر شتێک لەم بابەتەوە هەیە عەرزی بکە دیارە کۆمنتێکی تری هەوڕێ عوسمانی شاتۆ زۆر دوور و درێژە بەرحاڵەوە دواتر هەڵی بگرین بۆ چووکەمە دوابەشی بەرنامەکەمانە بێ پێم خۆشە سەبارەت بەمە قسە بکەیت و دواتر جەمابەندیەکیش بکەیت لە کولی کتێبەکە و بە بینەران و جۆگرانی ئێمە بڵێ بۆ ئەبێ و کتێبەی تۆ بخوێنەوە فەرموو ئێمە ئەبێت یەکەم شت دەرکێک کە لە مێژووی واقعی خۆمان هەیە حتا لە چینەکەی خۆمانمان هەیە ئەم کتێبە هەوڵەیەت ئەم دەرکە لە واقعیەتی ئێمە لە مێژووی خۆمان بناسیێنێ و بە بڕای من ئەمە گرنگە بۆ کۆمونیستەکان بە تایبەت گرنگە ینی ئێمە نابێ ئینکاری لە وەزعی واقعی ئێسای خۆمان بکەین ئەبێ بزانین ئەم چینەی ئێمە کە لە کوردستانە لە عێراقا هەیە بەشێکی
کە بەشە ڕۆشنبیرەکەی بەشێکیان کۆمونیستەکان ئەمەی کۆمونیستەکان نین لە ناو ئێمە ئەنارکیستیش هەیە نازام ڕفۆرمیستیش هەیە کەسانێک هەن سندیکالیست ئەمانە هەمووی لە ناوم چینەی ئێمە هەیە و ئێمە ئەبێت یەکەم شت وەکو کۆمونیستەکان دەرک بەمە بکەین کە واقعیەتی ئەم تەرکیبەی ئێستای ئێمە لە گروپی جیاجیایە لە هەڵسوڕانی جیاجیایە بەشێکی دابراوە بەشێکە کە لە مەیدانەکانی ئەو خەباتە ناڕەزایەتی ڕۆژانە دەرگیر نییە یان دەست پێشکەری نیە بۆ کۆکردنەوەی هەموو چینەکە بۆ پێکێنانی ڕێکخراوە جەماوەریەکان بۆ منە یەکێک لەو استراتیژیانەی ئێستا ئێمە ئەبێ هەمان بێ ئەوە بێت لە کوردستانە بەبێ ڕێکخراوەی جەماوەری فراوان بەبێ حیزبێکی کرێکاری جەماوەری فراوان ئێمە ناتوانین لەگەڵ ئەم دەسەڵاتە شەڕ بکەین ناتوانین داواکاریەکانمان بەدەست بێنین کەواتە یەکێک لەو مەسایلانە ئەوەیە کە بۆچی ناتوانین ئێمە کۆمونیستەکان لە دەوری ئەمە کۆبینەوە بۆچی هەڵسوڕاوانی کرێکاری ناتوانین لە دەوری ئەم مەسایلانەی خەباتی ڕۆژانە کۆب بینەوە حیزب پێک بێنین ڕێکخراوی جەماوەری پێک بێنین کار پێک ئەمە بەنەوعێک پێویستی بە پرۆسەیەکە بە بڕوای من ڕاستە ئەمە لە کتێبەکە باسی سەرخەتەکانی کراوە بەڵام ئەمە پرۆسەیەکی عملیە ئەمە بانگوازەکەی کراوە لێراوە بانگوازەکە دەمێکیشە هەیە لەوەی کە بین پێکەوە کار بکەین و ئەوانە بەڵام دایمە سەیرەکەی مەقتەعیە مەگەر فشاری دەرەوەمان لەسەر بێ مەگەر فشاری ناڕەزایەتی خۆپشاندانمان لەسەر بێ بێنم کار بکەین بەڵام پێویستەکە کە ئێمە لە موقعیەتی واقعی خۆمان لە کۆمەلگایە تێبگەین وەکو کۆمونیستەکان ئێمە ناتوانین بەم وەزعە دابڕاوەی ئێستا و بەم تەفکیرەی ئێستای هەمانە بۆ سەر ڕێکخراوبوون و حیزبیەت بتوانین شتێک لەمە باشترکەین نەگەر ئەمە نەگۆڕین نەگەر نەچین بەرەو ئەوەی کە بین هەموو ئەو بەشانەی کە لە ناو ناڕەزایەتەکانی ئەمڕۆ لە ناو ناڕەزایەتی جەماوەریەکانایە لە ناو کارگەر لە ناو شوێنەکانی ناڕەزایەتی خەڵکا هەن بچین ئەمانە کۆکەینەوە دەوریەکە بتوانین بە شکلی جۆراوجۆر ڕێکخراوی جەماوەری دروستکەین بتوانین بە شکلی جۆراوجۆر ئەم کۆمونیستانە یان ئەم سۆشیالیستانە یان ئەم کەسە ناڕازیانە پێکەوە کۆب بینەوە ئەڵلقەی جۆراوجۆر مەسایل شتی جۆراوجۆر دروستکەین تا بتوانێت کە مەسایلەکانی خەباتی ڕۆژانەی ئەمڕۆ وەکو مەسلەی موچا وەکو مەسلەی هێرشکردن بۆ سەر کارتە حکومەکان و زاڵکردنی بڕیارەکانی بانکی دەولی یان مەسایلی جۆراوجۆر کە لەو مجتەمەعا لە مەسلەی تەندروستیەوەانە دەرگیرین بتوانین لەمانە نمایشی خۆمان بکەین هەر چۆن دەورەیەک بۆ منە مارکس و ئەنگڵز لە کتێبەکە باشم کردووە دەورەی استراتیژیانەوە بێن حیزبی جەماوەری کرێکاری دروستکرد دروستیشیان کرد لە هەموو ئەوروپایە ئەم جۆرە ئەحزابانیان دروست کرد تا بتوانێت کە لە ناو خەبات و ناڕەزایەتەکانە توانی ئاڵوگۆڕ پێک بێنێ لە ناو وەزعیەتی چینی کرێکارە لە ناو خەباتی سیاسی ئەوە پەرلەمانەکانیان گرت نازانم توانیان لە ناو خەباتی سیاسی دژی دەوڵەتە لە هەموو بوارەکانە ئەم ئاستی توانایی چینەکە بەرنەسەرەوە ئێمە پێویستەکات ئەم لەم دینایڵی خۆمان لە وەزری خۆمان لەم دینایڵی کە پێمان وایەکە مادەم گروپێکین ئێمە نوێنەری چینی کرێکارین و ئێمە توانین بە تەنها ئەو گروپی کە بە دەوری بەرنامەیەکە کۆبوونێتەوە هەر بەمەوە بڕۆین خۆمان خەریکەوە بین هەموو چینەکە بانکەین بۆ ناو خۆمان و ئەگەر هاتن بوون بە ئەندامی ئێمە و بەرنامەکەی ئەمان قوبوڵ کرد ئێمە چین دەسەڵاتەگرین ئێمەڵین ئەم سیناریۆیە بێ لابەرین هەبێ سیناریۆیەک بێنینە پێشەوە کە چییە ئێستا لەو مەیدانی ناڕەزایەتی لەگەڵ یەکێتی و پارتی و حکومەتی هەرێمە هەموو کرێکاران نەتوانێت کۆکاتەوە ناڕەزایەتەکان نەتوانێت کۆکاتەوە چییە ئەو خواستە ئابووری و سیاسیانێک کە ئێستا لەم دەورەیە ئەتوانین بەسەر بۆژوازیە سەپێنین چییە ئەوەی کە ئەتوانێت هەرچی زیاتر ڕەهبەری ناڕەزایەتەکانی ئێستا کۆبکاتەوە لە دەوریەکەوانە ئەمە بکەین بە بەرنامەی خۆمان و لە دەوری ئەمە هەرچی هێزمانە بە شکلی جۆراوجۆر لە شکلی حیزبیان لە شکلی ڕێکخراوەی جەماوەریان لە شکلی دەستەی ناڕەزایەتیە لەمانە کۆیکەینەوە و لەمانە بتوانین فعلەن هێزێکی نوێ لە کوردستانە نیشان بین کە هاتووەتە مەیدان هێزێکی سیاسی نوێ هێزێکی جەماوەری نوێ کە ئەتوانێت ئاڵوگۆڕ لە کۆمەلگایە دروستکە ئەتوانێت لە حاشیەی گروپەکەی خۆی و ئۆفیسەکەی خۆی و تەلەڤیزۆنەکەی خۆی یان فەیسبووکەی خۆیان نمێنێتەوە هێزاکە هەموو ڕۆژێ لەسەر هەر مەسەلەیەکی و کۆمەلگایەت و باسیەکەی ئەم جەمعە ئەم کۆمۆنیستانە یان ئەم گروپە ناڕەزایەتیانە هەن وە قسە و هەوڵێن خەڵک بکەنەوە
ئەمە ئەو دیدگان نوێیە کە بۆ حیزب بێ هەمان بێ و ئەمە پێویستی بەوەیە کە ئێمە لەو شتەدا ببڕین کە لە مێژووی بزوتنەوەکەی خۆمان لە تەجروبەکانی خۆمان دای بڕی بووین و قەناعەتمان بەوە هەبوو کە بە گروپێکی بچکۆلەوە ئێمە دەسەڵات لەگەڵ بۆژوازیە یەکلاییەکە دیارە تاقیبم هەیە لەسەر ئەم قسانە ئاسوجان و پێم وایە زۆر هەیە لەم بابەتەوە بیڵی بەڵام هەڵێگرم بۆ بەرنامەی تر و بۆ کاتی تر ئەوانە لێرایی تر بن ئەم قسە و باسانە کۆتایی پێدێنم ماداوەی کە هاوڕە عوسمان داواکە جواب بە کۆمنتەکەی بدرێتەوە چەند دقەیەکمان ماوە بەرنامەکان تەواوەکەین تکاکەم ئەگەر بتوانی زۆر بە کورتی وەڵامی ئەم کۆمنتە کە کۆمنتێکی درێژە و ئاخرین کاتیش ئەینێرێ ئەڵێ بە بڕوای من شۆڕژ لە ئەنجامی کێشمەکێشی چینایەتی ڕوئەدات لە کۆمەڵگاداوە لە ئەنجامی ئەو سیراعە و بەرەنجامی زۆڵ وستەمی چینایەتی دێتە سەر شانەوە حیزب نوێنەری بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە حیزبی کرێکاریش نەبێت ئەو ئامادەیە هەبێت لەم شۆڕشەدا تا لەو چێشمەکێشە بە قازانجی چینی کرێکار دەسەڵاتی سیاسی بگۆڕێت شۆڕژەوە نییە حیزبی کرێکار ئەندام بگرێت و کۆکاتەوە و بەیانیەکی زوو لە خۆ ڕاپەڕێت و بڵێ شۆڕشی کرێکاریەکەین لاوازەکان ئەبێت لە کۆمەڵگادا وەڵامی پێ بدەینەوە نەک لە ناو فرقەی چەپ. کۆمنتێکی هەم نییە لە سەری دازام چونکە ئێمە باسمان لەوە کرد کە لە کاتێک چینی کرێکار ئامادا بێ بۆ شۆڕش حتممەە بێ بەشە ڕۆشنبیرەکەی کە بەشێکیان کۆمۆنیستەکانن یان ئەنارکیستەکانیانەوانە حتمما ئەوانە دوای تەجروبەی 200 ساڵ ناکرێ بڵێن ئەمانە دەوریان لەو شۆڕشان نابێیان هیچ ئۆلگویەکیان نابێ بۆ دەسەڵاتیان بۆ ئابوووریان بۆ ئەوانە ئێمە هەموو کتێبەکە باسیەوەیە کە تەجروبەیەکمان هەیە کە دەوڵەمەندە زانستێکی چینی کرێکار کە لەم 200 ساڵایە ناوێتێ پێشەوە لە زۆر بوارە شتی هێناوەتە پێشەوە لە زۆر بوارە نموزەجی خۆی بۆ کۆمەلگای داهاتوو نموزەجی خۆی بۆ ئینسانی داهاتوو خستۆتە ڕوو و لەمانە ئێستا گرنگترین شت ئەوەیە کە بزانین کە ئەم داهاتووە پراکتیکی ئەم چینە دروستیەکە پراکتیکێکی سیاسی کولی چینەکە دروستیەکە نەک فرقەیەک و لێرە لەم کاتی ئێمە توانیمان ئەم پراکتیکە سیاسیەی ئەم چینە یەکگرتووکەین سۆشیالیزم لێرەوە دەستی پێ کردووە سۆشیالیزم لەوەی کە ئینسان کۆمەلگا چینێک هەیە کە ئەوێ کۆمەلگا بگۆڕێ چینێک هەیە کە نموزەجێکی تر و نمونەیەکی تری بۆ کۆمەلگای بەشەری هەیە چینێک هەیە ئەتوانێت ئەو شارەی پیا کردووە و ئەو ئامادەیی پیا کردووە لە نەتیجەی کاری لە نظامی سەرمایه‌داریە کە ئازانێت توانێت ئەم کۆمەلگا بەڕێوە بەرێ ئەمانە هەمووی ئەتوانین بڵین پرۆسەیەکی دیالکتیکە لە بینی بەشەکانی ناوچینی کرێکار لەگەڵ ئەو قەباتە عملیە کە ئەم چینایکە و ئەمانەیە لە نەتیجە ئەومان نیشانەکە ئەم کۆمونیزمە چ دەورێکی بێت لە ناوچینی کرێکارە چۆن نتوانێت کۆمەلگای کۆمونیستی بە تەجروبەیەکی باشتر بەرێنەوەی کە لە ڕابردووە هەبووە. باش زۆر دەست خۆش بێ مادوو بووی 2 ساعتە پێکەوەین قسە و باسەکەین زۆر سپاسی تۆکەم بەڵام پێشەوە سپاسی ئەو بینەراناکەم کە لەگەڵمان مونتا ئێستا مادوو بوون زەحمەتیان کێشا متابعیان کردین ئومێدەوارم باسەکان بە سوود بوو بن ئومێدەوارم لانی کەم توانیوێتمان باری سەرنجی خۆمان و تایبەتی سەبارەت بەو کتێبەی کە هاوڕۆ ئاسۆ نووسیوێتی باری سەرنجی خۆمان بێەوەی ئازیزگەاند بێ لەگەڵمان من بۆ بەرنمەکانی تر باسی ڕێکخراوبوون بێمە باسێکی گرنگە هەر کەسێک سەبارەت بە ڕێکخراوبوون قسەیەکی هەبێ بیکە ئەمە ئەو پلتفۆرمێک کە توانێت بەکاری بێنێ من زۆر وەکوتم پێشتریش تەقدیرم هەیە بۆ هاوڕێ ئاسۆ کە لە ڕوانگەی خۆی هەوڵی داوە وەڵام بەمە باتەوە چەندێک سەرکەوتوو بۆ بە چۆگەیشتووە ئەمە جانبێکی ترەکە دیارە هەموو بینیتان کە ئێمە اختلافمانێ لەو بابەتەوە ڕەنگە ڕێک نەکەوین و قەراریش نییە ڕێک بکەوین قەرار نییە هەمان قسە بکەین هەمومان بەڵام محاولەیەکی زۆر جددی و گرنگ و مهمە چاوپێخشانەوە بە ڕابردووی ئێمەیە چاوپێخشانەوە بە مێژووی ئێمەیە پرسیارکردن لەسەرەوەی کەوا چی بکرێ ئومێدەوارم بۆ بەرنمەکانی داهاتوش لەگەڵمان بنوە لە بەرنامەی هەفتەی داهاتووە لەگەڵ هاوڕێ عەلی مەولود سەبارەت بە پرسی قەیران ناڕەزایی و گۆڕانکاری لە کوردستانە قسە و باسمانە بێ
ئومێدەوارم بتوانن بەشداری ئەو بەرنامەیەش بن بەباری بە سەرنج پێشنیارەکانی خۆتان بەشداری بکەن پشتیوانمان بن لە ڕێگەی یوتوبەوە متابعی بەرنامەکانمان کەن هەوڵ بن کەناڵەکەی یوتوبمان بەرەو پێشتر بچێ و لە سەرنج و حتا لە ڕەخنەکانی خۆتان چەندێ توند و بڵێن توندیش بێت بێ بەشمان مەکەن بێ بەهرەمان مەکەن بە پشتیوانی ئێوە بە کۆمەکی ئێوە بە لەگەڵ وەستانی ئێوە گەورە ئەبین و بەرەو پێشەچین دەستان خۆش بێت تا ئێستا لەگەڵمان بوون و بەدەوارم شەوێکی خۆشتان هەبێ بە شادی و کامەرانیتان ئەسپێرم تا بەرنامەیەکی تر هەر بشین. زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆش.